لحقتا میدیای بەریتانیا شتێکی وای باس نەکردووە لەسەر مەسەلەی خۆپیشاندانەکان زۆر بەدەگمەن باسی کرد ئەنجا دوای ئەوە ئێستا هەر هیچ باسی ناکات لەوە کاکەوە خۆپیشاندانەکان لە ئێرانە تقریبا تا ڕادەیەک کەم بوو بێتەوە و گوڕی خۆی ئەو گوڕێکە لە سەرەتا هەیبوو نەیمادێت دیارە منیش وەکو هاوڕەشاخەوان وتی معلوماتێکی ئەومان نییە کە بەڕاستی لەوێ هەموو سۆشیال نێتوەرک هەمووی داخراوە شتێک نییە کە لەوێ ئەخبار دەرچێت مەگەر لە ڕێگای هاوڕێیانی ئێرانیوە گوێمان لەو دەنگبا بەڵام بە هەر حاڵ وەکو گوتم یعنی تاکتیکی مهم لەوێ بەجێ هێنراوە بۆ ئەوەی کۆنتڕۆلی خۆپیشاندانەکان بکرێ و بەڕای من کۆنتڕۆلی خۆپیشاندانەکان بکرێ و لێ بدرێ ئەو تاکتیکانە شتێک نییە کە تازە بن مەعەدایەکێکیان نەبێن کە ئەو تاکتیکانەش لە سەرەتا ئەگەر لەبیرتان لە سەردەمی میسرا ڕاپەڕینەکەی میسرا ڕوویدا کە ئەو کاتە حسنی مبارەک لەسەر حکم بوو کەەوە بوو کەوا بە حشتر و بە ئەسپ و ناڕەزایی ناڕزایانی ناڕزایی کەران یعنی ناڕزایانی خۆپیشاندەران کە ئاوپشتی دەوڵەت بوون ئەوان هاتنە پێشەوە و دەیانویست کە بەو شێوەیە خۆپیشاندانەکان تێک بشکێنن ئەوە سەری نەگرن لە ڕاستیە چکە لەبەرەوەی خۆپیشاندانەکانی میسر لەبەرەوەی سەرەتا بوو تا ڕادەیەکیش لە سەرەتا زۆر ڕێکخراو بوو خەڵکی هەموو شتەکانی ئەزانی و دوای ئەوە خەڵکی ئازادی خواز و خەڵکی سۆشیالیست وانش ڕۆڵیان هەبوو لە سەرەتا لەو مەسەلەیە چەند نەئەتوانرا کە بەو ڕادەیە بێت کەوا بە تاوەتی نفوسیان هەبێت لەسەر هەموویان بەڵام تا ڕادەیەک ڕۆڵی خۆیانیان بینی لەو مەسەلەیە دوای ئەوە بینیمان کە لە لایەکی ترۆ مەسەلەن ئەمریکا لە ئێرانە بوو بەڕێی من ڕۆڵی هەنێ ڕۆڵی تر دەوریان هەبوو هەنێ قسە و باسی تر دەوریان هەبوو لەو مەساکەیان لەوانە مەسەلەن پشتگیریکردنی ترامپ بوو ڕئیسی ئەمریکا بۆ مزاهرەتچیان کە ئەوە زۆر زەرەری لەسەر لێگەڕایەوە دووهەمیان مەسەلەی زوو میدیای ئینگلیزی بە تایبەتی کوڕی حەمەد ڕەزا شایە هێنا سەر حکم سەر رادیۆ قسان لەگەڵا کردو کە ڕێی چییە و ئایا ئەگەڕێتەوە بۆ ئەوێ و ناگەڕێتەوە و ئەوان چی ئەبینن لە داهاتووی ئێران ئەوەش ڕۆڵی خۆی هەبوو وەکو وتم یعنی گەلەوانە مەسەلەی بە چەکداریکردنی هەر بزوتنەوەیەک ئەوە تاکتیکێکی زۆر گەورەیە کە لەلایەن دەوڵەت و خوازیارانی مانەوەی ئەو سیستەمەوە بەکارهێنرێت کە زۆر ئەکەرەوە هەرچ بزوتنەوەیە کۆمەڵایەتی کە بوو بە بزوتنەوەیەکی چەکداری ئەوە بە تەکید کۆتاییە بەڵام شتێکی تر کە تاقی کرایەوە لە ئێرانە ئەوە بوو کە هەنێک لە سپای پاسداران و جەندرمە و ئەوانە تەسلیمی خۆپیشاندەران بوو من پێم وایە ئەوە وەکو مەئامەرەیەک پیلانگەڕیەک بوو کە ئەو پیلانگەڕیە یعنی بەرنامە ڕێژ کرابوو بۆی کە ئەوە زۆر خەتەر بوو زۆر مەترسیدار بوو چکە لە کاتێکە هاتنی خەڵکی ئاوا بۆ ناو خۆپیشاندەران بە تەکید دەتوانن چەنەها ویا زوربەی پلان و ئەو کەسانەی کەوا بڵێن تا ڕادەیەک چالاکترن کەسەکانی تر بزانرێت و بناسرێت بۆ ئەوەی کەوا بگەێنرێتەوە بە دەست دەوڵەت و پیاوانی دەوڵەتەوە ئەوانش لەسەر ئەساسی ئەو ڕۆشنایی لەسەر ڕۆشنایی ئەو زانیاریانە ئەوانیش توانیان کەوا خەڵکێکی زۆر بگرن لەوانە و دوادوا بزانن کە چۆن بتوانن خۆپیشاندەران دا بفرۆستن و ئەو بینەی خەڵکی بڕێن ئەو هەیەجانەی خەڵکی بڕێن پرسیارەکەی دووەمە کە ئایا ئێمە چی بکەین لەوێ ئەمە بۆ ئەتوانین چی بکەین لە حەقەتا من نازانم لەوێ مەسەلەن ئەو هاوڕێیانە چەندێک ڕۆڵیان چی ئەکەن و چیاکەن بەڵام ئێمە لە هەر شوێنێکا بین قەترەیەکین لە دەریایەک لەبەرەوە تەنها ئەتوانین کە ئەوەی کە لە تواناماندا بیکەین وەکو ئەوەی کە ئێمە دژایەتی بە چەکداریکردنین دژایەتی تونند و توێژی بەکارهێنانین دوا بەدوای ئەوە ئەو بەرنامەی ئەو شتانشی کە داممان لە ماوەی پێشووە کە بێ لە کاتی خۆپیشاندانە چی بکرێت کە بریتی بوون لە چەند خاڵێکی زۆر گرنگ کە هەوڵ بدەین کەوا یعنی بە هاوکاری و یارمەتی ئەو
خەڵکانێت کە قەنەعەت بۆ بکەن کە ئەو هەنگاوە گەورانە بنرێت ئەوە شتێکی زۆر سەبارەت بەوەی کەوا ئایا ئەو بزوتنەوەیە بەرەوچوە ئەڕوا بەتەکید ئەو بزوتنەوەیە ئێستا من وای هەستەکەم کەوا تا ڕادێت خامۆش بۆ بەڵام خامۆشبوونەکەی موقەتە و چکە لەبەر ئەوەی ئەو ئەسبابانەی کە ئەو بزوتنەوەی بۆ دروست بۆ لە پێناویا دروست بۆ وەکو برسێتی و بێکاری و بەرزبوونەوەی نرخی پێداویستەکانی ژیان و پاشێت لەوێ و نەبوونی ئازادی ئەوانە ئەو زەمینەیە وەکو خۆی ماوەتەوە لەبەر ئەوە یعنی ڕاستە ئێستا بنەکان تب کراونەوە بۆ پیشاندانەکان بەڵام وەکو بڵێ حوس پێراون بۆ جارێکی تر بۆ کاتێکی مناسبتر کە دیسانیانەوە دەشۆن بەتەکید ڕەتی هەیە بەوەی کەوا لە کوردستانەوە هەیە ئەوەی کە لە باشوورە ڕووداوە چکە ئەم جارە خۆپیشاندانەکانی ئەم جارێ باشوور بە تاوەتی جیاواز بوو بە خۆپیشاندانەکانی جاری پێشووی حەفتەی شوبات زیاترەوەی حەفتەی شوبات زیاتر شتێکی سیاسی بوو بەڵامی کە ئەم جاریان لە باشوورە لە کوردستانە ڕوویدا شتێکی بەو دەرەجەیە سیاسی نەبوو زیاتر شتی کۆمەڵایەتی بوو خەڵکی داخوازی پێداویستەکانی ژیانێ کرد لە موچە و لە نان و لە ئاو و لە غاز و لە نەفت و لە ئەو شتانەی کە خەڵک پێی ئەژی بەڵام لە دوایە هەرچەنە کۆمەڵێک هاتنە پێشەوە کە دەستیان کرد بە کاری تونند و تێژی و دروشمی ئەوانە لەبەرەوە لەو ڕۆوە تو ئەتوانین بڵێن ئەمانە هەمووی یەکگرتووە لەو بارێ و ڕەتێکی تەواو لە نێوانیانە هەیە یعنی شتێکی لۆژیکانەشە ئەو ڕەفتار چکە بۆچی چکە هەموو کۆمەڵانی خەڵکی بەقیر و هەژار لە هەر وڵاتێکە بن بەتەکید ڕوبەڕووی هەمان زۆرداری و نەبوونی ئازادی و نرخگرانی و بێکاری و بێماڵی و بێحاڵی و ئەم جۆرە شتانە بنێت لە ئێران نابێت لە سووریا بێت لە میسر بێت لە ئەوروپا بێت لەبەرەوە ئامانجەکانیشیان تەواو یەکتریە و سەرکەوتنیشیان تەواو ڕەبتە بە سەرکەوتنی یەکتریە لەبەرەوە یعنی ئەوە بەتەکید یعنی ڕەتێکی تەواوی هەیە بەڵام ئایا دەکرێت لەوەی کە خۆپیشاندانەکانی ئێران لەلایەن خەڵکانە لە کوردستانەوە پشتگیری لێ بکرێ وەیا بە پێچەوانەوە ئەوانەی کوردستان نیباشوور مەسەرەن لەلایەن ئێران و پشتگیری لێکرا ئەوە شتێکە کە ڕەنگە کارێکی ئاسان نەبێ و ڕەنگە لە ئێستا ئەوە نەیەکێت من لەکووا دەنگم نازانم بەدڵنیاییەوە لەکووا بووم بە هەر حاڵ باسمان لەوە کرد کە وتمان پەیوەندی نێوانی ئەو بزوتنەوانەوەتان پەیوەندێکی تەواو هەیە لە نێوانیانە چکە لەبەرەوەی هۆکاری ڕوودانی ڕاپەڕینەکان یاخود خۆپیشاندانەکان هەر یەکێکن هەر ماون ئەوانە لەبەرەوە ئەو خۆپیشاندانانە لە ئێستادا لە حاڵی ئێستا لە حاڵ حاضرا هەڵسپێراون و لە ناو نەچون و بۆ ماوەیەکی یعنی دوارکراوە کە هۆکارێکی تایبێت کە بە حکمی هەندێک شت کە ڕەنگە جارێکی تریش هەمان شت ڕوو بداتەوە لە نێوانەوەی ئایا ئێمە بێت چی بکەین بۆ ئەو شتانە وەکو وتم یعنی ئێمە لە حەقەتە لە هەر شوێنێکی ئەم دنیاە بین ئێمە قەترەیەکین لە بەحر لە دەریا و ئێمە ناتوانین ڕۆڵێکی وامان هەبێ کە بە هاوکاری و بتوانین ئەوەنە نفوست لە سەفی هەبێت و هاوکاری برادران و ئەو کۆمەڵە خەڵکی کا بەشداریان کردووە کە بتوانن بەو ڕاستەیە بڕۆن کە تۆ ئەتەوێت لە حەقەتە لەبەرەوە تەنها کاری ئێمە بەشداریکردنە لەو خۆپیشاندان و ناڕزایانە ئەمە یەک بۆ دووەمیشیان هەوڵدانە بەوەی کەوا بە پێی توانای خۆمان بۆ ئەوەی کە لەگەڵ ئەو خۆپیشاندەرانە بتوانین ئەو خاڵانەی کەوا باسمان کردو ستومانەتە سەر فەیسبوک و بڵاومان کردوتەوە کە خاڵی مهمن لەوانە کە خەڵکی لەبێت لە کاتی خۆپیشاندانەکانە چی بکات و چ ڕێگایە بگرێتە بەر گرنگە یعنی ئەو خاڵانە جێبەجێ بکرێت کاوانە بێتە هەمووی ئەبێتە هۆی هاوکاری و یارمەتیدانی خۆپیشاندەران و هەنگاوێکە بێ بەرە و ڕێخستن و بەرە و ئەوەی کەوا خەڵک بزانێ فلانی
ڕۆژی داهاتووتری سەعاتی داهاتووتری چی ئەبێ و بێلەوەی کەوا مەسەلەی چارەسەرکردنی برینار مەسەلەی شتم گرنگەکانی تر کە هەیە لەوەی کە ئایا ئەتوانرێ ئەم ئەتوانرێ گوایە خۆپیشاندانەکانی کوردستان لەگەڵ ئێرانە یەک بخرێ یا مەسا پەیوەست بکرێتەوە ئەو کارێکی زۆر گرانە بەڕای من چکە بەتەکید یعنی مەرج نییە کە لە هەموو وەختێکا خۆپیشان لە یەک کاتە لە چەند وڵاتێکا یا لە دوو وڵاتە ڕوو بدا چکە ئەسبابی خۆی هەیە بۆ ڕوونەدانی ئەوانە بەڵام خەڵکی ئەتوانێت مەساکە لە کاتێکا خۆپیشاندان لە کوردستانە ئەبێ لە ئێرانە خەڵک بێتە سەجات پشتگیری بکە یا بە پێچەوانەوە چەندەوەش کارێکی گرانە چکە بەڕاستیان بۆ دەوڵەتەکان هەمویان لەوە باش حاڵی بوون کە ناسەخاندگیرێتی یەکێک لە وڵاتەکانی تر گەرچی خۆیان بە قسە بە دیژمنی ئەزانن یعنی ئەو ناسەخاندگیری ئەو خۆیان فەوزا و فەوزایە کە لەوێت سەرێت نەتەوێت تەسیرەکات سەر وڵاتەکان باشترین نمونەش ئەوەی ئەم ڕۆژانەی کە لە ئێرانە ڕوویدا دەوڵەتی تورکیا بەڕەگمی ئەوەی کەوا چەند خلافێکی هەیە لە نێوانیانە وەکو ئەوەی کەوا تورکیا سەر بە رووسایە و ببوورە سەر بە ئەمریکا و غەربە ئێران سەر بە رووسایە ئێران شیعەیە ئەوان سنەن بەڵام هاوکاتی دوای ئەوە لە هەڵوێستی تریشا کە زۆر جیاوازیان هەیە بەڵام لە هاوکاتیش توانیان یەک بگرن لەوە و تورکیا زۆر بە ئاشکرا دژایەتی ئەمریکای کرد لەوەی کەوا ئەگەر بیەوێت دەست وەردا لە ئێران ووتی ئێمە ئاسایش و سەخاندیربوونی ئێران سەخاندیربوون و ئاسایشی ئێمە و ئێمە ڕێگا نادەین کە ئەوە ڕووی بدات من لە ئێستا ئەوەستم بە هاوڵێکی بە بۆچوونیش ئەتوانین بڵێ سەرچاوەی هەردوو خۆنیشاندانەکانی هەرێم و ئێرانیش هەر یەک شتن ئەویش گەندەڵیە چەپاوە لە پاوانگەریە سەرکوتە ینی هەموو ئەو شتانەی کە لەم دوو هەم لەوێ هەموو هەردووکە هەر یەک هین بووە تەنها جیاوازەیە کە ئەوەیە کە لە نێوان هەرێم و ئێرانە هەبێت جیاوازەکە ئەوەیە کە لە هەرێمە ئۆپسیۆنێک نییە لە دەرەوە لە وڵاتانی تر بێت و دابڕابێ یا ئۆپسیۆنێکی چەکداری نییە تەنها جیاوازەکە ئەوەیە ئەگنا جیاوازێکی وایە نییە و هەتا لە ڕووی سیستەمیشەوە جمهوری ئیسلامی ئەو بەشەی کە خۆشاندانەکانی هەرێمی تیاکرا کە کاتە پارێزگای سلێمانی تاگاتۆ گەرمیان هەر دەسەڵاتدارانی یەکێتین کە توانی بڵێ بەشێکن لە دەسەڵاتی دەوڵەتی ئیسلامی یا حکوومەتی ئیسلامی لە ئێران لەبەرەوە لێکشوونێکی زۆر هەبوو بە هەمان شێوە کە هاوزاری نیشانەی پێدا کە ئاماژەی پێدا ڕادیکال بوونەوەیەک ئەبینی جیاوازبوونیەک ئەبینی گۆڕانێک ئەبینی لە خۆنیشاندانەکانە کاتێک کە بەراوردیەکەی لەگەڵ شەپۆلی سەوز کە خۆشباوەڕێکی زۆر بوو بە باڵی سەوز بەداخەوە ئەو کاتە زۆربەی هێزەکانی ئۆپسیۆن چ دەسەڵاتخواز و چ دەسەڵات ناخوازیش کەوت نەژێر شەپۆل کارایی ئەو شەپۆل لە سەوزە زۆرێک لە حزبەکانیش کەوتنە هەلەکە سەما بۆی زۆر کەسیش لەوانە کە تاک بوون و سەربەخۆ بوون کەوتنە پاگاندەکردن بۆ دەنگدان بە موسەوی و ئەو جۆرە شتانە هەر ئاوا کە 2011 لە هەرێما لە پاش شوبات ڕوویدا کە تەوهمێکی زۆر هەبوو بە لیستی ئەوانەی کە لە گردەکە دانیشتون لیستی نەوشیوانەکان بە هەمان شێوە بوو ینی هەز دەکەم هاوبەشێکی زۆر هەیە لە بینی ڕووداوەکانە ڕادیکالبوونەوەکانە بۆ نمونە لە هەرێم پەلاماری هەموو هینەکان درا پەلاماری بنکەی هەموو پارتیەکان درا هەرچەندە من لەگەڵ سووتاندنیم ئەوە داگیر بکرم جەدی سووتاندن بەڵام لەگەڵ ئەوەشا سمبولێکی بەرز بوو سمبولێکی بوو پەیامێکی زۆر گەورە بوو پەیامی ڕادیکالبوونەوە بوو پەیامی
هەوا و دابڕان بوو یعنی نەمانی خۆشباوەڕی بوو بۆ حیزبانە بە هەمان شێوەش لە خۆنیشاندنەکانی ئێرانە هەمان شت ئەبینین کە بەرامبەر بە هەموو باڵەکانی حکوومەتی ئیسلامی یا دەوڵەتی ئیسلامی یا حزب الله خەڵک هاتوۆتە سەر شەقامەکان هەرچەندە خاڵی هاوبەشی یەکی تر خاڵی هاوبەشەکانی کە خاڵی نێگەتیڤ لە بینی هەرێم و ئێرانە ئەوەیە کە بەداخەوە بەهۆی نەبوونی هوشیاریەوە کە توانین دەتاوی دنیاش وایە بەڵام بەڕادەیەکی زۆر لە خۆڕات ناوین کە هوشیاری خۆڕێخستنی جەماوەری و کۆمەڵایەتی زۆر زۆر کەمە گروپی خۆجێیی و ڕێکخراوی سەربەخۆی توێژ و چینە پۆلیتیکەکان زۆر زۆر کەمە لە ئێران ئەوانش کە هەبوون وەکو سندیکای ئۆتۆبوسڕانی و ئەوانەی تر کە تا ڕادەیەک سەربەخۆ بوون و تا ڕادەیەک ئاراستێکی ڕادیکالتریان هەبوو لەوەی لە سندیکا ناسرا و زەردەکان ئەوانیش بە ڕاگیراون و چالاکەکانی خراونتە زیندانەوە و لە زیندان ڕاگیراون بەداخەوە یعنی خۆ ئامادەی نییە دووبارە خۆ بەخۆ کە شتێکی پۆزیتیڤە خۆبەخۆییە خۆنیشاندانەکان بە هەمان شێوە خۆبەخۆیی و بەبێ دنەدانە هەرچەندە وەکو هاوڕێزایروی ئاماژەی پێدا کارایی کۆمەڵە شت بۆ مەسەن بۆ نمونەگەر سەرنجی خۆنیشاندانەکان لە کرماشانە بدەین زۆر ڕادیکالترن لە شوێنەکانی تر هەتا لە ڕووی دروشتمیشۆ ڕادیکالتر بوون ئەویش کارایی ئەو بوومە لەرزە هەبوو لەسەری کە لەو ناوچەیە زۆر زیانێکی زۆریدا دەرکەوت کە ئەو کۆمپانیانەی خانوەکانیان دروست کردووە و نزیکن لە حکوومەت و لە دەسەڵاتدارانەوە هینیان کردووە زیان کردووە و خراپیان کردووە لە دروستکردنی خانوەکانە دوای ئەوەش گرنگینەدانی دەسەڵاتداران بە خەڵکی ئاوارە و بە نیازمەندەکانە لەو کاتەدا ئەمانە تاسیرێکی زۆری هەبوو بۆ گەشتبوونەوە و نزیکبوونەوە لە تەقینەوە لەو لاشەوە لە وەکو ئەوەی کە کوڕی ڕەزا شاوکۆ هەموو سیاسێکی تری هەلپەرست ئەو کۆمەکەی کە کردی چەند ملیۆنێک بوو بە خەڵکی ئێران لەو کاتاو بوو بە میدیاکان زۆر گەورەکرا و لە ناو هەڵبەتە لە ناو ئێرانیشا خەڵکانێکن کە فی سەبیللا ئەو شتانەکەن زۆر گەورەکرا و کارایەکی هەبوو ینی لەو لاشەوە وەکو ئەزانین کێشەی بینی دەوڵەتەکانیش هەمیشە پەنابەنە زۆر شت مەسەن پەنابەرنەبە کاتێکە زانیان مەسەن کۆمەکەکەی کوڕی ڕەزا شا لە ئێرانە وەکو بڵێ ئەوەیە کۆمەکەی ڕەزا شا خەریکە دەنگداتەوە ئەمریکا ویستی ئەوەش بەکار بێنێ و ئەمریکا و ئیسرائیل ویستن ئەوەش بەکار بێنن بۆ هین بۆ فشارکردنە سەر جمهوری ئیسلامی نەک بۆ ڕوخاندنی و نەک بۆەوەی زیاتر مل بدا بە داخوازەکانی ئەوان هیچی ترنا ئەو کاتە بۆ شێوەیە مەسەن ئەوەش بوو تەسیری هەبووە کە خەڵک ببینێ ئاها دەرەوەش پشتیوانیەکەیە ئێتە هەرچی هەبێت هەرچەندە لە ڕۆژانی یەکەمەوە ڕاستە لە هەندێک شوێنە وتیان مەسەن یەکەم گومانی قسەی ئەوە هەیە کە گوایە لەو شوێنەی کە دەستی پێکردووە هەندێک لە دەسەڵاتدان و مەلاکان خۆیان وەکو بڵێ زەمینەیان خۆش کردووە یا وەکو باڵێک بوون یا شتێکی وا ئەڵێن بەڵام ئەوە نابێتە پاساوی ئەوەی کە بڵێ ناڕەزاتی خەڵک مەلا دروستیەکە دەسەڵات دروستیەکە ئەمریکا دروستیەکە کوڕی شا دروستیەکە نەخێر خۆی هەر هەیە بەڵام بۆ خاڵێک و بۆ گونجاویەک بۆ لەباریەک ئەگەڕێ کە بتەقێتەوە خەڵکیش هەموو ڕژنایەتە سەرجادە هەموو ڕژێ ناتەقێتەوە هەموو خەڵک هەم ژیانەکە و هەمیش کەمتر شەڕی خۆتڕێنەکە لە بەراورد بە پارتە سیاسیەکان و بە ئۆپسیۆنی دەسەڵاتدار و چەکدار ئەومانە کەمتر شەڕی خۆتڕێنەکە خەڵک کاتێک دێت سەجادە کە ئاوازی ئەیگرێ کاتێتی ینی بەبێ ئەوەی هینکاو خۆ بەخۆش بوو یان یەکێک لە جیاوازی هینەکان وەکو وتم سەرەتا وتم پۆزیتیڤەکانی ئەوە بوو کە سەبەخۆتر بوو
سەبخۆتر بوو لە باوەڕ بە ڕابردوو بە خۆنشاندنەکانی ڕابردوو بە ڕامەی مەناڵەزەکانی ڕابردوو بە بێسەرۆک بوو بە بێڕابەر بوو بە پابانگوازی هیچ حزب و گروپ و دەسەڵاتێک دروست نەبوو خۆبەخۆ بوو لە زۆر شاری جیاوازیشۆ دەنگیدایەوە لە هەموو ناوچەکانی ئێرانە مەسەن بۆ بمینە لە خوزستان کە کاتە ناوچەیەکی عەرب نشین لە ئەهواز ئەوانە زۆر ڕادیکالتر ینی دوێنێ من ڤیدیۆیەکم بینی مناڵانی مەکتەبیش کە ینی هەتا کە خۆنشاندنەکانیش دوێنێ مناڵانی مەکتەب کە دەرئەچن لە مەکتەبەوە بە بڕوخە دیکتاتۆر دێنە دەرەوە ینی مناڵانی پۆلەکانی دوو سێ سەرەتاییش ئەمە شتی وایەدا دوایەوە شەوانەش بە بەردەوامە کۆتاییان ناهاتوونە ڕەزاتەکان شەوانە وەکو خۆنیشاندانی پارتیزانانە یعنی شێوەیەکیان لێ کرد وەکو خۆنیشاندانی پارتیزانانە لە شەو لە کاتی گونجاوە دەرئەچن خەڵک یعنی خەڵک من لەو بڕان ئەم جارە تاکتیکی گونجاوتری هەیە ڕاستە دەسەڵاتی من لەو بارەوە بەپێی سەرنجدانی سایت و گروپە هینەکانی پشتیوانکەرەکانی خۆنیشاندەران و خۆنیشاندانەکان سەرنجم داوە مەسەن کۆماری ئیسلامی هەرچەند ئەگەر بۆکو ڕواڵەت سێریکی لەوانەیە خەڵک بڵێ ڕواڵەتێکی پاراستنی هینە بەڵام دروستکردنی شیش و شەرمان بە دەوری ڕاڕەوەکانە کە وای کردووە کە لە مەیدان مەرکەزەکە کانەگە خۆنیشاندانە بێت کەس ناتوانێت دەرچێت بە ئاسانی ئەم سەرسەری گیرێت و خەڵک کۆنترۆڵەکرێ لەو بارەوە خەڵکانێک هەبوون کە بانگەوازیان کردووە لە جاتی خۆنیشاندانی ناوەندی شار بۆ نمونە تاران باشتر بتابەش بێ بەسەر 14-16 ناوچەی ترا و پەرچ و بڵاو بێتەنە لە مەیدانی ئازادی نەبێ بۆی کۆنترۆڵ نەکرێ دوایەوە نیشانەتر هەیە کە بۆ نمونە لە هەمێ شوێنە کە خەڵک مثلا بۆ منە چەکدارەکان یا ئەوەی کە پۆلیسە نازەم هەر هێزێکی سەرگەرە نایانێ ڕاستی لە خەڵک بدەن لەویاش هەندێک لە خۆنیشاندان خوان بازنێ هینێک دروستەکەن زنجیرەیەک دروستەکەن نایە لە خۆنیشاندانیش پەلاماری ئەوان بدەن بۆ ئەوەی هین نەبێ پێکدادان دروست نەبێ زیاتر قسەکانی خوانان بگیانن یعنی ئەوە هەیە لە زۆر شوێنە ژنانی بەتەمەن زۆر ڕۆڵێکی کاریگەریان بینیوە لە هەتا لەسەر سۆزی ئەو چەکدارانی کە خۆیان داوە بدەسەوە هەرچەند ئەوکو هاوڕێزایە دەڵێ دەکرێت ئەوش تاکتیکێک بێت دوایی دێمەسەری بە تایبەت کەەوەی دەرەجەدارەکان لە ئێرانە دەرەجەداری سوپا و بەسیچ خۆی بەدەسەوە بدا یا وەکو ئەوە ینی تۆزە ئەهین نییە ئەبێ شتێک لە پشتی هەبێت هەرچەندە لەنا ئەوانیش ئینسان و هەستیان هەیە هەموو کاتە قابلی گەڕانەوە گۆڕان هەستکردن بە مەسئولیەتی خوان وەکو ئینسانێک ڕاستەکەی ئەگەر سەرنج بدەین کە ئەبینین جمهوری ئیسلامی وەکو هەمیشە وابووە هەموو دەوڵەتێک وای کردووە هەموو حکوومەتێک وای کردووە سوود لە ئەزمونەکانی تونس و میسر و بەحرین و سعودیا و یەمن و لیبیا و سووریا وەرەگرێت چۆن توانیان سەرکوتی بکەن چۆن توانیان بیگۆڕن بە حرەکەی چەکداری چۆن توانیان ینی خەریک ئەو تاکتیکانە دەستی بۆ بە یەکێک لەوانە ئەگەر خەڵ ئەوان دەرەجەدارەکانی خۆی بنێتە ناو خەڵکەوە ئەتوانین بە جۆرێکی تر تاثیر لەسەر خەڵک دانێنەوە یا مەسەن بیکەن بە جەنگێکی نێوخۆیی کە وەکو ئاوی زیندەگانی وایە بۆ دەوڵەت و حکوومەتەکان وەکۆی بینی 5 ساڵە جەنگی نێوخۆییە لە ناو سووریا خەڵک ئەکوژرێ شار نەماوە وێران نەکرێت بەڵام حکوومەت هەرماوە و دەوڵەتی سووری هەرماوە یعنی هەتا هێشتا هەر قەرارەدات و هێشتا بڕایژەدا لەسەر شتەکان ئەمە باشترین نمونەیە بۆ ئێمە کە جەنگ و بزوتنەوەی چەکدارانە تەمام ماوێرانی ئێنێ تەنان بڕوانەبوونی تاک بە خۆی ئێنێ پشبەسن بە چەک پشبەسن بە ئینسان بە کوشتن بە وێرانکردن لەو بارەشە و وابزانم ئێمە وەکو دانیشتوانی هەرێمی کوردستان ئەزمونێکی 30 ساڵەمان هەیە کە هەر ئەوەشە کە ئێستا ئێمە نەخاوەنی بزوتنەوەیکی جەماوەری سەربەخۆین نەخاوەنی ڕێکخراوی جەماوەری سەربەخۆین نەخاوەنی گروپی لۆکاڵین خاوەنی هیچ نین چونکە بەشێک نیە لە هۆشمەندی بەشێک نیە لە کولتور بەشێک نیە لە بیرکردنەوەی خەڵک هێشتا بەچەک هێشتا ئەوانەی کە دژی دەسەڵاتداران هێران قسەکەن هێشتا هەر بانگەوازی چەک و بزنەوەی چەکداری و دانەشاخ یعنی هێشتا خەڵک ئاوا بیرەکاتەوە خەڵک هێشتا لێت فەن بۆ دنیا ئەبینێ لە قەڵەوڵی فەن بۆ دنیا ئەبینێ بەداخەوە ئەمە هۆکارێکی زۆر هینە ئەو دەنگانش لەناو ئێرانە هەن بە تایبەت لەناو چەپەکان و ناسیۆنالیستەکانە زۆر بەهێزە
ناسیۆنالیستەکان لەگەڵ چەپەکان دروشمی ئاگراوی ئەدەن بەرەو چەک چەگاڵگرتن ئەمانە کاتێک کە تۆ ڕخنە لە بۆشونەکانەگری ئەوان وا ئەزانن تۆ ڕەدەکەیتەوە کۆماری ئیسلامی بڕوخێت یاچون دەوڵەتی ئیسلامی حکومەتی ئیسلامی بڕوخێت دژی حزب اللهی ئەفێر بمێنەوە ئەوان بەو شێوە تەبیری شتەکانی خوانەکەن بێژگە لەوەشی بەڕاستی گەشتمەتە ئەو بڕواایە کە زۆر لەوانە تینووی خوێنن بەداخەوە ئەم تینووی خوێنە من نازانم تاکەی ئەمانە بە ناوی خەڵکەوە تینووی خوێنی خەڵکێکە بڕژێت سەرنجامی هەموو پێکدادانێکی خوێناویش دووش زیاتر نییە یەکەم تێکشکان و گەڕانەوە بۆ ماڵ بە ناومێدیەوە دووەم ڕوخانی حکوومەتێک و دەوڵەتێک و هێمانە سەرکانی دانەیەکی تر لە جێگەی ئەو هیچی تر نییە ئەمە بووە تاریخ ئەمە بە ئێماڵێ هیچی تری بە ئێمە نەوتووە لەو ڕۆژانە ڕابردوو ئێمە توانیمە لەگەڵ کۆمەڵە هاوڕێیانی فارسی زمان هەم ژوورێک بۆ ئەو مەبەستە بەڕێ بخەین کە ژوورێکی پارتێکی بۆ قسە و کال قسە و باسکردن لەبارەی چۆنێتی ڕێخستنی مانگرتنی گشتی هەم لە ئینیش هەم لە تۆڕە کۆمەڵەکانش ئەو هۆڵەمان داوە بەداخەوە دەنگێکی زۆر کزە هەرچەندە لەناو خودی جەماوەرەوە کە ئەو شێوەیە لە هینە بینی شێوەیەک ئەبینی لە بۆ ناو کرێکارانە لەناو لاوانە کە زۆر چالاکن شێوەیەک لە ئەو هۆشیاری ئەبینی دێت و ئەچێت یعنی لە شوێنێک بۆ شوێن هەسی پێەکەی بە جۆرە ڕەنگ ئەداتەوە ئەمە بەگشتی لەبارەی خۆنیشاندانەکانەوە بە بۆچوونی من خۆنیشاندانەکانی ئێران وەک هەر خۆنیشاندانێکی تر ئەگەر خۆیان ڕێگ نەخەن ئەگەر نەگۆڕن بە مانگرتنی گشتی و سەرتاسەری هەموو بەشەکانی کۆمەڵ ئەگەر ماگرتنە گشتی و سەرتاسەریەکان نەبن بە میدانی کۆبوونەوە و قسەکردن و بە بەردەوامی یعنی بۆ نەکرێکار لە جاتیەوە بچێتە ماڵەوە لە شوێنی کارەکەی ماگرتن کات و گفتوگۆ بکات ئەمە بووە لە دەورانی ڕاپەڕینی هەفتانەوەی ئێرانە بووە دوایەوە مانگرتنی ڕاپەڕینی هەفتانەوەی ئێران بە مانگرتنی کرێکارانی نەوت دەستی پێکرد کرێکاران دەستی پێکردووە دەوری بووە ئەگەر سەرنجی مێژوو بەنگلادێش و لبنانیش بدەین لە 1970 تا 90 هەموو گۆڕان و ڕوخانی حکوومەتەکان بە مانگرتنی گشتی و سەرتاسەری بووە یعنی ئەمە لایەنە پۆزیتیڤەکەی بێژگە لەوەش کە ئەتوانێت ببێ بە فێرگەیەک یعنی لەو کاتە دراوسێ لەگەڵ دراوسێکێتەوە قسەکردن هاوکار لەگەڵ هاوکارە خوێنکار لەگەڵ خوێنکارە ینی قسە بوزە بێتەوە ئەوانەی کە تا دوێنێ بڕۆمان بە یەکتر بۆ دێنە سەر دەرەوە قسە لەگەڵ یەکتر ئەکەین ئەبینین کە شتی هاوبەشمان زۆرە ئامانجەکانمان هاوبەشن ئەوانەیە کە ئێمە ئەبینی کە مەسەن کەسێک کە چەکداری دەسەڵاتە ئەبینێت دایک و باوکێ لە سەرجادە دڵنیا بە ئەبزوێنەوە هەرچەند ئەو تاکتیکەش لەلایەن هەم دەسەڵاتدارانی هەرێم و هەم لەلایەن دەسەڵاتدارانی ئێران و گیراوەتە بەر کە چەکدار لەم شارە بۆ ئەو شار و لەم گوندە بۆ ئەو گوند ئەگواستنەوە بۆ ئەوەی دایک و باوک یەکترین لەگەڵ خوان ڕوبەڕوو نەبنەوە لەگەڵ کەسی خوان ڕوبەڕوو نەبنەوە بۆی بتوانن بکوژن يعني او جوره ل تاكتيكش قلنا بر بلان لقل اوش اول جهر انسان قابل قران وقرانوان ببوشوني نون اگر امر خصنا نبت دو اگر لبردم خونشاندانا كان ايرانا هي وقوتن بردوامن بلان بشوي بارتيزاني زور زيركانا لكاتي خوي شوانه زورتر كاركن يا وكو لكاتي گنجاوكا ك هز امنيه كان لوينين او شتانه رو ادم لشويكي بارتيزانيايا دو ئەگەر هەیە ئەوەی سەرتاسەری بێتەوە دەوڵەت بڕوخێنێت حکوومەت بڕوخێنێت دانەیەکی تر بێنێتە شوێنەکەی ئەمە یەکێکە لە ئەگەرەکانی یەکێکیشان ئەوەیە کە وەکو سووریا حکوومەت بە پشتیوانی بۆ نمونە ڕووسیا کە نزیکترین راوسیا و بەهێزترین پشتیوانی ئێران ئەتوانێت بیەوێت و ڕایگرێت بە هەموو شێوەیەکی لۆجستی و بە هەموو شێوەیەک پشتیوانی بکە لەم بارەشە ینی هەم ئێران و هەم دەوڵەتەکانی دەوروبەر و هەم هێزە دەسەڵاتخوازەکانی ناوخۆ دەرەوەی ئێران هەوڵی ینی هەردووکیان ئەدەن ینی کار لەسەر هەردووکیان کردن و لە ئەم ڕۆژەوە دەستی پێ نەکردەوە بەداخەوە بە پێچەوانەی زۆربەی ئەوانەی کە باز لە شۆڕش و ڕاپەڕین و گۆڕانەکەن لە ناو کۆمەڵ بە هەر شێوەیەک حزبی ناحزبی بەداخەوە تەنها لەم کاتا ئێمە ئەکەوینە بیری ئەوەی کە
ئەبێ شتێ بکرێت ئەبێ هەر کەسە لە شوێنی خۆی و هەنگاوی بنێت شتێ بکە بەڵام دەوڵەت و حزب دەسەڵاتخوازەکان و یا بڵێم حزبەکان و کەسە هێزە دەسەڵاتخوازەکان و دەوڵەتەکان هەموو کاتێک خەریکی بەرنامەکانی خۆیانن یعنی چرکەیەک ئەوان لە کارکردن لەسەر بەرنامەکانی خۆیان ناوەستن مەسەڵەن بۆ نمونە تورکیا وەکو نێارێکی ئێران لە وەکو نێارێکی مەذهبی ئێران هەموو وەکو ئەوەی بەژۆندیشی لە ئازەربایجانی غەربیا هەیە کە زبان یا ئازەر زبانن وەکو سونەیەک ڕوتێکی ئیسلامی سونە هەمیشە کاری کردووە لە دژی ئێران بزوتنەوەی خۆ بکات بەڵام بە شێوەیە کە نەک بەوەی کە سوود بە ڕوتی ئازادی خوازی بگەێنێ بەوەی کە کۆمەڵ بەرەو کۆنەپەرستی بێت و هێزە سەلەفیەکانی ناو مزگەوتەکانی ئێران بەتایبەت لە کوردستانە زۆر کارایان هەیە و هەن بەداخەوە چۆن مەسا بۆ شارێکی وەکو سنە جاران بە شاری چەب ناسرا بوو ئێستا توانی بەڕادەیە بڵێ شاری سەلەفی کە ئەوەنە سەلەفی دروست بووە لە مزگەوتەکانە ئەمەش سعودی و تورکیا دەوریان هەبووەتیایە جا یعنی لە هەردوو بارەکانە مەسەڵەن بۆ نمونە ئەگەر دەوڵەت ئەگەر بڕوخێت و خۆپیشاندان بتوان بیرروخێنن ئەوە دەوڵەتەکانی ناوچەکە هەوڵەدەن هەر کەسە بەدیلی خۆی و کەسێک بێنێتە ئەوەیە کە وەڵام بە بەژوێنەکانی داخوازەکانی خۆی بدات یا سەرەتیژ و لیستەکانی خۆی بداتەوە ئەگەر نەش بێت ئەو کاتە ئەگەر نەش بێت ئەوە بەرەو حاڵەتی ڕووخان بەرەو حاڵەتی بڵێن جەنگی ناوخۆ بڕوات لەو بارەشە ئەوان هەر کاری خۆیانەکەن بۆ نمونە تورکیا ئەتوانێت سونە مەذهبەکان وەکو بزوونەوەی ئاینی ئەتوانێت ناسیۆنالیستە ئازەربایجانیەکان وەکو بۆ هاندان و دروستکردنی جەنگی داخلی هەوڵ بدا پاکستان و سیای ئەمریکی کە چۆن لە ئەفغانستانە مەسەڵەن گەڕەمەسەر تورکیا هەر بەو شێوەی لە سووریا کردوویەتی بە هەمان شێوە نیازی هەیە بەرنامەیە لە ئێرانە بیکە پاکستان لەگەڵ دەزگای مخابراتی پاکستانی و دەوڵەتی پاکستان و سیای ئەمریکی بە شێوەی هەمان شێوەی ئەفغانستان کە 20 ساڵ تیا کاریان کرد بە هەمان شێوە بەرنامەیان هەیە لە ڕێگەی بلوچستان و سونەگەرا و ناسیۆنالیستەکانی بلوچستانە بیکەن سعودیە بە هەمان شێوە کە لە ئەفغانستان و سووریا هەوڵی داوە و لە عێراق هەوڵی داوە هەوڵ ئەدا کە لە ناو کوردستان و لە ناو عەرەب زمانەکانە ئەو کارە بکات بە دڵنیاییەوە هەموو ئەوانەش لە ناو هەموو ئەو بەشانە بەپێی هەبوون خۆشباوەڕی ناسیۆنالیستی و ئاینی هەر خەڵکی خۆیانیان هەیە جێگەی مەترسین بەڵام بە بۆشینی من پێویستە خەڵکی ئازادی خواست بزانێت چۆن لەگەڵ ئەو هێزانە مامەڵە ئاکات ئەمە ئەوە دووش گەڕێت سەر بەشی کوردستان هەرێ بڵێن بەشی کوردستانی ئێران بە دڵنیاییەوە هەم دەوڵەتەکان و هەمیش دەوڵەتە ئەوروپیەکان و هەم پارتی و یەکێتی ئەمانە هەرێکە خەریکی کایە خۆەتی لەوێ هەوڵی ئەدا چونکە بەمانەوێ نەمانەوێ پژاک هێزێکی سەرەکیە لە کایەکەرێکی سەرەکیە لە وەکو بزوتنەوەی چەندداری و هەتا وەکوی دلیش لە خۆر هەڵاتە ئەمەش بۆ کەس قوڵ نادرێ ئەمەش ڕێگەی پێ نادرێ زۆر ئاساییە چونکە هەموو حزبێک لە بێناو دەسەڵات و لە بێناو دەستگرتن بەسەر پارۆنانی خەڵکە کارەکە لە پارتیونە یەکێتی ئامادەنین هەراوە چاوی خۆیان بنووکەن و لەوێ هێزێکی تر بێت حزبی دموکرات و کۆمەڵە و هەموو بەشەکانێکی لێ جێبوونەوە لەوانەیە کۆمەڵی ئەسڵی تۆزە نزیک بێ لە پژاکەوە پەیوەندیەکیان هەبێت ئەوەی ئەگزادە بەڵام ئەوانەی تر بەڕادەیەک بەزیەکێتی و پارتیەوە بەسراونەتەوە حزب دیموکرات و هەموو مشتەقەکانی یعنی چەندین حزبی لێبووەتەوە هەمویان بە جۆرە نزیکن و پارەخۆری پارتی ئازادی کوردستان هەمان شێوە ئەمانە هەر ئاوا دەنانیشن لەوانەیە بەیانی سوپای ڕزگاریش دروست بکەنەوە زۆر شتی تریش ئێمە لەوانەیە ئاگادار نین زۆر شتی تریش بەڕێوە بێ ئەمانە هەمووی ئەگەری جەنگی داخلین چ وەکو لە ناو ئێرانە ئەگەری جەنگی داخلی هەیە ئەگەر حکوومەت بکات حاڵەتەکەی سووریەوە چ لە ناو بەشە ڕۆژهەڵاتەکەی کوردستانە ئەگەری جەنگی داخلی هەیە یعنی جارێک جەنگی داخلی لە بینی ناسیۆنالیستەکانی هەموو ئێرانە ئەگەری هەیە و جارێکیش لە بینی هێزە ناسیۆنالیست و دەسەڵاتخوازەکانی ناو ڕۆژهەڵاتی یا کوردستانی بەشی ئێرانە ئەگەری هەیە بە فیتنەی
پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان وەکو هەواڵەکانیش ئەیانگەیان کە وەکو خۆشیان سەرۆکی باندەکانی ئەوان ڕایانگەیان یەکێتی نیشتمانی ئامادە بوو یا هێزەکانی ئامادە بوون بڕۆن لە کرماشان ئامادەیان نیشاندا کە بڕۆن سەرکوتی خەڵک بکەن تر چوبن یان نەچوبن ئامادەیان بە قسەکەرەکان قسەی کردووە پارتیش بە دڵنیاییەوە کایە خۆیەکە و لەولاشە تورکیا ئەتوانێت حەلیفێکی باش بێ بۆی ئەمێنێتەوە سەر رووسیا بە دڵنیاییەوە ئەگەر ئێران نەڕووخێت ئەوە هەر پشتیەگرێ و ئەگەر بژڕووکێت هەر وەک بەعسیەکانی عێراق لە دوای 2023ەوە بە هەموو شێوەیەک هەبوون بە ناوی نەقشەبەندی و چەندین ناوی ترەوە هەمان ئەیزە دوورێوان کاریانە کرد بە دڵنیاییەوە پاشماوەکانی جمهوری ئیسلامی لەلایەن رووسیاوە بەکارهێنرێن بۆ ئامانجەکانی خۆی و بۆ ئەوەی دا ئارامی لە ئێرانێکا دروست بکات کە هەر حکوومەتێکی هەبێت ئەمە بۆچوونی منە هیوادارم هیچ کاتێ ئەوە ڕوو نەدا هیوادارم ئەگەر ڕووخاندنی جمهوری ئیسلامی بێ یەکسەری بێت و نەکاتە جەنگی ناوخۆ چونکە هەمیشە وتومە جەنگێکی ناوخۆ کە لە ئێرانە دروست ئەبێ بە دڵنیاییەوە بۆسنە و هەرزەگوین و کۆنگۆ و عێراق و ئەفغانستان لە بیری بەش مرۆڤایەتی باتەوە چونکە ئێتنیەکی زۆر ئەوەی کە پێڵێنێتەوە زۆر ناوچەی جیاواز ئاینی جیاواز هەموو کەرەستەکانی جەنگی ناوخۆ هەن تاوەکو دەست و پێش و بتوانێت بژمێریت حزب و گروپی دەسەڵاتخواز و هەلپەرست لە ئێرانە هەن لە دەرەوە هەموو وەردەدانشین یا لە ئەوروپانشین ئامادەن من بە هەموو شتێ بدەن بۆ ئەوەی کە بەس ببن بە دەسەڵات و ببن بە ناو ببن بە ڕەقەمی پێشفاریزە جا لەبەرەوە بە بڕوای هیوادارم ئەوە ڕوو نەدات ئەگەر خۆنشاندانەکان بڕوخێنن ڕووخانی جمهوری ئیسلامی ئەگەر لە ئێستا ئەگەر نەتوانێت ئەلتەرناتیڤێکی نزیک لە ئامانجی ئێمە هەبێت کە ئەتوانێت خۆ بەڕێوەبەری دیموکراتیک بێت هیوادارم ڕووخاندنی یەکسەر بێت و هەر کەسیش بێت لەسەر نەکات لە جەنگی ناوخۆ وەکو ئەلتەرناتیڤیش بۆ من لەوانەیە مەسەن بە وشکوکاری وەکو بڵێن یا ئەبستراکت بڵێ کۆمەڵی ئەنارشی پێم وانیە شتێکی وا خەیاڵە لە ئێستا لە ئێرانە بێبوونی هەموو شتێک بەڵام ئەکرێ کار لەسەر خۆبەڕێوەبەری دیموکراتیک بکرێت دیموکراتی بە مانای پارلەمانە ئەو شەیە لەگەڵ پارلەمان بەکاری نایێنم بە مانای خۆبەڕێوەبەری خەڵک بەڵام هیوادارم ئەوەش بۆ شێوەیە نەگات بە وەکو ڕۆژاوە بەبێ حزب بەبێ حزبی قائد بەبێ هیچ سەرۆک و حزبێک لە پشت سەریەوە خۆبەڕێوەبەری خەڵک ئەویش لەسەر بنەمای ئەنجومەن و گروپە خۆجێیەکان ئەگەر کرا ئەمڕۆ لەوانەیە لە دوای ئەمە بتوانین قسە بکەین لەسەر گروپ و ئەنجومەن و شورا و کۆمۆن و ئەوانەی کە ڕێخستن و ڕێکخراوەی خەڵکی و کۆمەڵایەتین بناغەی هەر کۆمەڵێکی خۆبەڕێوەبەری ئازاد و دیموکرات و حتا تەنان کۆمەڵی ئەنارشیستن ئەمانە ئەتوانن پایە بن خۆبەڕێوەبەری ئەوان بۆ خۆیان و پێکەوە خۆبەڕێوەبەری کۆمەڵیش لەلایەن هەموویانەوە تەنیا من ئەلتەرناتیڤی ئەبینم ئەگەر خۆم لە من خوازراوە بێ ئەوەش ئەگەر من لە ئێران بوومایە چیمە کرد بە بۆچوونی من لە هەموو کۆمەڵەکە بانگەوازم بۆەوە کرد کە ئەگەر هەخۆ نیشاندان تاقە ڕێگەی هینیش بێت تاقە ڕێگەی تێکۆشانیش بێت خۆنیشاندانەکانم بۆ کۆڵانەکانە گێڕایە بۆ گەڕەکانە گێڕایە بۆ ئەوەی نێوەنگەران نەبن بۆ ئەوەی ئەوەش لەبەر دوو هۆ یەکەم سەرکوتی خۆپیشاندانی پارچە پارچە ئاسان نییە چونکە دەوڵەت ئەو هێزەی نییە لە تارانە 40-50 هێز بنێرە بۆ 40-50 گەڕک بەڵام هێزێک ئەتوانێت کۆ کاتەوە زۆر بەتوندی بۆ لێدانی یەک خۆنیشاندانی نێوەند یعنی یا یەک پارچە و سەرتاسەری شارەکە لەبەرەوە ئەمە یەکێک لە ئەگەرەکانی ئەگەری دووەمیش ئەوەیە بۆ پارتی و گروپە دەسەڵاتخوازەکان نێوەندگەرایی چاکترین جێگەیە بۆ گەرەدانان چونکە لەوێ ئەتوانن زۆرترین نفوذ بەدەست بێنن بەڵام کاتێکە خۆنیشاندانەکان دابەش بکرێن بەسەر گەڕەکەکانە و لە گەڕەکانەوە بکرێن هەم هێزەکانی دەسەڵات ئەوەکرێن خافڵگی دەکرێن و هەمیش هیچ پارتیەک ئەو هێز و ئەندامانەی نییە خۆشبەختانە دابڕانی هێزی چەکداری لایەنە ئۆپسیۆنەکان و
پارتیە بێ ئەژمارەکانی ئێران بە چەپ و ڕاستەوە لە ساڵانی ڕابردوو زەمینەی خۆش کردووە کە ئاگاهیەکی کۆمەڵایەتی جەماوەری و ژین لە پارێزی ئاژەڵ دۆستی ئینسان دۆستی لە ئێرانە دروست بێت دەیان و سەدان گروپی لەو جۆرە هەن بە دڵنیاییشەوە لەناو ئەو گروپانەشە هەستەی یاوەکو بڵێن کڕۆک و سەرەتای ئەوە هەیە سەرەتای بیرکردنەوەی ئازادی خوازانە هەیە و بوونی هەیە خەڵکی ئازادی خوازە چونکە هەم لە ئێران ناتوانێت تۆ ئەوە بکەیت ئەمە ئەوە لە دوای ئەوەش ئەگەر بوار هەبوو نامەی هاوڕەیە کە ناردبووی بۆ سەکۆی ئەناکیسانی کوردستان ئەو لە تارانەوە ئەو هاوڕەیە هینا نامەی ئەو هاوڕەیە کە هەم خۆی نووسەرێکی بەتوانایە و هەمیش کەسێکی چالاکە و کەسێکی کاڵم دنیادیدەمە بەسم تەنها هین نییە دنیادیدەمە بەسم وەیە زۆر کولتیری بینیوە و کەسێکی شاد نامێکی ناردووە کە بۆ پشتیوانی کە خەڵک چۆن گروپە ئەنارشیستەکان گروپە ئازادی خوازەکان خەڵکی ئازادی خواز چۆن پشتیوانیان بکات و کۆمەڵە دروشمی نووسین کە دیاریشەکە ئەوەیە من لێرا کۆتایی بە قسەکانم بۆ ئەوی خەوتان لێ نەکەوێت داوای لەبردنەکەم کە درێژەی کێشا بێ دوایی ئەتوانی بێنێ سەر بابەتەکان من مایکەکە بۆ ئێوە ئازاد دەکەم هیوادارم ئێوەش بە نۆری خۆتان بەشداری بکەن فەرموون پێ مۆزوع قساکەم کە لەم شتانەیە هەبووە لەم خۆپیشاندانانەیە هەبووە ئەویش ئەوەیە یەکەم داشەکانی فشار تێن ئەوانەی کە دێنە سەرداگەوە پیشاندانەکەن و ئەیانەیە فشارێک بکەن و ئامرازەکانی فشار لە لای ئەمانەتیە واتە ڕێگەیەک بەکارەهێنن بۆ ئەوەی فشار بخەنەتەوە بڵێت کارێکرا یان فشارانی تایبەتی تەوبەت ئەم دێکایە چۆن بەجێبکەیتەوە چۆن کۆبوون طبعا لە سەرەتاوە دوانم بڵم شتێکی وەها زۆر دەستبینانەی ڕووی نەداوە طبعا وەکوتم بە سەریعی هەر یەکیان شتێکی لەسەر باس دەکەم ئەوەی کە پەیوەندی بە داشەکانی فشارەوە هەیە بەڕاستی وەکو ئەبینین لەو دوایانە هەر حرەکەیەکی فشار کابوو ئەدا هەر بزوتنەوەیەکی ناڕازی کە دروست ئەبێ هەرچەند من نازانم بەڕاستی ئەوە ناو نانم بزوتنەوەی ناڕازی ئەکرێ بڵێت بزوتنەوەکانی ناڕازی دوایی دێمە سەر ئەوەش کە زۆربەی جار ئەوانەی کە دێنە سەر شەقامی یەک ئاراستیان نییە شتێکی وا لەو دوایانەیە بە خۆپیشاندانەکانەوە دیارە ئەویش ئەوەیە کە لە چەندین گروپی ناڕازی يعني چەندین ئاوازی ناڕاستی جارە یەک نەغمە ناکرد ئەم داشانە بەڕاستی بزوتنەوەی لاوازی ناڕازی لە ڕوو وشیاریەوە بەتایبەتی یعنی ئەوانەی کە دێنە سەر شەقامسەیرەکەی ئەجندایەکی وەهایان نییە فکرێکیان نییە خەیاڵێکیان نییە بۆ ئەوەی کە دوای ئەوەتی پرۆگرامێک پلانێک منهەجێکیان نییە بەڕاستی لە ڕۆی وشیاریەوە تەنانەت وشیاری بە خودی خۆپیشاندانەکان زۆر لاوازە و بە تایبەتی هەموو ئەمانە یعنی ئەمە ئەگەم لە حەزەمان کردبێ ئەو خۆپیشاندانانەی کە دروست ئەبن هەمیشە یان خودتانین بڵێن زۆردا لەژێر هەزمونی هەندێک فکرات ئەبن دژ بە هەندێک یاخود لەژێر هەزمونی هەندێک دەوڵەتان دروست ئەبن دژ بە دەوڵەت کەمتر ئەمە مۆزوعانە خۆڕستە ئەوەندەشی کە خۆڕستکە لایەنە خۆڕستەکەی هیچ ئیشێکی لەسەر نەکراوە واتە فەرمەدە نەکراوە باشە نازانم وڵەدەم بەدەنگی بەرجش قسە بکەم بەداخەوە کە مایکی شتی و ئاملای نییە هەر سوود لە مایکی ناو لاپتۆپەکە خەیبەرێت باشە لە ڕووی ژمارەوە ئەگەر ئێمە ملاحەزەمان کردبێ ئەو خۆپیشاندانانەی کە ڕوو ئەدەن خۆپیشاندانی زۆر بچووک نین و بەڵام خۆپیشاندانی زۆر گەورەش نینە دوایین خۆپیشاندانی مامناوەندین ڕەنگە لە مامناوەندیش کەمتر بێت بەڕاستی ئەو خۆپیشاندانانی کە لە هەرێمی کوردستان و لە ئێرانی شاڕووی داوە ڕێژەیەکی کەمە تەنانەت هەموو ئەو خەڵکانە نین کە ناڕازی نازانم بۆچی وەک ئەوەیە خەڵک گەیشتێتە ئەو باوەڕێی کە ئیتر خۆپیشاندان هیچ سوودێک و
تەنانەت هەموو ناڕازیەکانیش نایەنە لە ڕووی ژمارەوە کەمن و ئەو ژمارەیەشی کە هەیە بەڕاستی پەرش و بڵاوە گروپە توزانم ناڕێکخراوە زۆر ناڕێکخراوە بەڕاستی یعنی ئەتوانی بڵێ ئەگەر زۆر وردیان بکەیتەوە لەوە هەر 15 و گروپێکن یاخود هەر بە پێشمارەی حیزبەکان یاخود بە پێشمارەی داخوازیەکان یاخود بە پێشمارەی بیرروبۆچوون و بیرروڕاکان سیرەکەی پەرش و بڵاویەکی ئێجگار زۆری کەوە دیارە هەر ئەم داشانەی فشار لە ڕووی تواناوە بەڕاستی زۆر بوت و ڕەزاڵن زۆر بێدەستن زۆر دەستین زۆر دەمکینەن دێزار طبعا ئەمە بە بەراورد بەچی بە بەراورد بەوەی کە ئەمانە ئەیانەوێ ڕوبەڕووی غۆلێکی گەورە ببنەوە تا سڵتەیە و لەگەڵ ئەوەیشا زۆر جار داخوازیەکان ناڕێک و پێکن یاخود یعنی ئەمانە هەڵگری داخوازی زۆر گەورە نین هەڵگری خەونی زۆر گەورە نین زۆر بەیگار بەڵکو زۆربەی جار داخوازیەکانیان ڕەنگە لە شتێکی یا بچووکە کۆکراوەتەوە یاخود بە ناڕێک و پێکی داخوازیەکانیان پێشکەشەکان یعنی سەیرەکەی زۆر جار لە پێشکەشکردنی داخوازیەکانیان یاخود لە ئاراستەکردنی داخوازیەکانیان بە جۆرێکە ڕەنگە مەینەتیەکی ترێت وەرتا بەگشتی ئەوانەی کە دێنە سەر شەقامەکان لە حقیقەتە داشێکی زۆر دڵخۆشکەر نین طبعا ئەوە تەنها چۆن ئەڵێ بەجددی ئەمەوێ ڕەخنەگرانە سەیری مۆزوعەکەم لایەنە نەریێنیەکانی زۆر سێتەوە لەگەڵ ئەوەی شابا من لە جارێک تریش سەم لەسەر ئەوە کردووە کە شتی دڵخۆشکەری تێدایە ڕەنگە لێرە و لەوێ سفی جوان ئەبینی تەڕقی جوان ئەبینی لێرە و لەوێ هەندێک ژمارە ئەبینی لە ڕووی قەبارە و گروپ و ئەو زۆرەشتانەوە کە دڵخۆشکەرن یعنی چۆن ئەڵێ لەم خۆپیشاندانەیە جەماعەتێکی گەورەتر ئەبینی بە وشیارێکی ترەوە و جاری وا هەیە وشیارێکی زیاتر دەرئەکرێ یعنی ئەکرێ ئەوەش بەڵام بەجددی ئەمەوێت زۆرتر دیقەتی لایەنە نەرێنیەکانی ئەو خۆپیشاندان و لەگەڵ ئەوەیە جگە لەوە ئەو ئامرازانە چین کە ئەم داشانە بەکاری ئەهێنەندر بە سڵتا لە حقیقەتدا من زۆر لام سەیرا یعنی هەستەکەم ئەوە لە خۆڕایش نییە لەوە ئەتێ دەستێکی لە پشتەوە لێ هەمیشە ئەو ئامرازانەی کە بەکارهێنرێن ئامرازە کۆنەکانی کە کۆن بەکار هاتووە و تایدا سەرکەوتوو نەبووی شکست خواردوو بوو یعنی زۆرم لا سەیرا کە لە ساڵانی ڕابردووە لەم منتیقانە ئەتوانم بڵێم لە تەواوی دنیایشە ئامرازی نوێ بۆ فشارکردنە سەڵتا پەیدا ناکرێت یعنی من نازانم تۆ سەدەی ڕابردوو پێیان جۆری ئامراز هەیە بۆ فشارکردنە سەڵتا لە ئامرازی چەکداریوە لە ئامرازی ئیعلانیوە لە ئامرازی فەلسەفیەوە لە ئامرازی وشیاریەوە لە ئامراز يعني يك دنيا أمراض هي لسدكان الرابطوها بو أو يخلص حتون هي بقابة يعني يك دنيا ميتون يك دنيا نهج هي كخلص إشي هذا بموجايك وبالشوازي كل إشي من لام سيدة لم تتيجا يعني خلص كان زول ليك يعني ما يخوف كان دانا كان دنيا هندي ميكانيزم زور تقليدي على كاري هنا أيش أويا أتون هي ولا صدقة لدو شێوەیەکەوە بۆتەوە یا ئەوەیە مەسیرەیەک بکە لە شوێنێکەوە بەڕێبکەون بۆ شوێنێکی تر لەوێ بەیاننامەکەتان بخوێننەوە ویتر بڵاوی لێ بکەن بڕۆنەوە یان ئەوە تا لە جێگەیەکە کۆبیتەوە کۆبنەوەیکی بخۆرەوە یعنی ملاحەزە بکەن بۆ نمونە منە و ئەوەی کە باسێکم لە سلێمانی سەیرەکەی ئەوە نزیکی 3 ساڵە مامۆستا ئەچێت لە بەردەم تەربیەت ساڵ یەکەم توو شکستی خوارد و هاتەوە لەکەوە ساڵی دووەم توو شکستی خوارد ساڵی سێم توو ناعنی نازانم بەڕاستی ئایان بەردەوام ئەبن لەسەر ئەوەی کە بەردەم تەربیە بەڕاستی کۆنی ئەو کەرەستانی فشار وای کردووە کە ناکاری پێ حتا ئەوەشی کە لە ئێران هاڕوو ئەدا من شتی زۆر جیاوازم نەبی بەڕاستی شتێکی جیاوازم نەبینیوە لە ئێران هاڕوو بداتکە هەتەندە من لە کۆمەڵێک بووەوە پێم وایە خۆپیشاندانەکانی ئێران ڕێک و پێکرد باشە و لەگەڵ ئەوەیە ناکارایی و هەوڵی زۆر کاتیانە بۆ مەسەلەی خۆپیشاندانەکان یعنی ئەگەر تۆم لاحەزەت کرده بێ بەشێک لە خۆپیشاندانەکان وە کۆتمان لە شوێن مەسیرەیەکایە مەسیرە هەیە سیفەتەکەی وهایە ڕێپێوانێکە سیفەتەکەی وهایە تۆ لە شوێنێکەوە ڕێی دەبەردەم
دادی قەت لە زۆربەی جارەمانە ئاراستە ئەکرێنەوە بەردەم بارەگا حیزبێک و بەردەم بارێک لێرەش یاری پێوە داری وایە بۆ نمونە ئەگەر ملاحەزەتان کردی بێت چەند جارێک ئەو خۆ کێشە هەبوو لە نێوان سەرۆکی هەرێم و هەڤاڵ ئەبوبەکرە ئەوە بوو هەڤاڵ ئەبوبەکر ڕازی نەبوو بەوەی کە کتابەکەی بنێرێەوە مەسعود بەرزانی بە بیانی ئەوەی کە ماوەکەی بەسەر چووە و مەسعود بەرزانیش ڕازی نەبوو شەرعەت بدابەوە یعنی سیر کە مامۆستایان بە ئاسانی ئاراستە کران بەرەو کوێ بەرەو محافەڵە بەرەو لای هەڤاڵ ئەبوبەکر زۆرتر معناکە بۆ ئەوە بوو کە بڵێن بەڵێ ئەوە ئێمە شەرعەت ئێمە شەرعەتە دەیبەن بەکار دێت ئەمە لە شێوەی مەسیرەیەکە ئەچێتە ئەوێ لەوێ هەڤاڵ ئەبوبەکر دێت لەوێ کۆمەڵە پەرلەمانتار دێن کۆمەڵە خەڵک دێن وتارێکی هەیە بەیانێکی ئەسوێنێتەوە ئەڕواتەوە یعنی ئیتر بەڕاستی دەست لە داخوازیەکانی هەڵەگە جێ ئەهێڵە نازانم ئەیدادە دەست پێت بۆ تێکی ئەهێڵە ئەلە لەکسەریش بینی ومانە یعنی سیرکەن بەڕێوەبەری تەربیە یاخود سەرۆکی هەرێم دێت و هەندێک قسە ئەکات کە بەڵێ خۆپیشاندانەکات حەقی خۆیانە ئەم داخوازیانیان هەیە بەڵام پێویستە ئارام بن پێویستە شێوازی مەدەنیانە بەکاردێن بڕواتان دێ ئەوەی کە لە سەرکردایەتی سیاسی ئێرانەوە گۆمان لێ ئەبوو ڕێک هەمان ئەو چونکە ئامرازەکان هەمان ئامرازن سەیرەکەی دەسەڵاتەکانیش هەمان دەسەڵاتن وتارەکانی زۆر لێکسیەوە داخوازیەکانی خەڵکی لە منتیقانە لەیەکەوە نزیکن و وەڵامەکانی دەسەڵاتیش لەیەکەوە ڕێک بدێت ئەمە بە خەڵکی ناڕازی ئەلان هەڵەیە کە بەڵێ ئێوە مافی ئەوەتان هەیە مافی دەستوری و مافی ئەوەتان هەیە کە خۆپیشاندان کەن بەڵام گرنگە کە ئارانی خۆپیشاندانەکان نەشێوێنن و تەواو یعنی تر بڕۆنەوە ماڵەوە پەیامەکەتان گەیشتن یاخود ئەوەی حتا ئەگەر باتە مەسیرەش نەبێت چیتر میتینگێک بۆ لەو میتینگە ئەو شتانی کە لە ناو میتینگەکانە ڕوو ئەدانشتی زۆر سایکۆلۆژی یعنی هەڵچوونی دەرونین گەرموگوڕیەک دروست ئەبێ ئەم گەرموگوڕیە لەبەر ئەوەی گەرموگوڕی فکری نییە گەرموگوڕی دەرونیە لەسەر ئەساسی ڕق یان لەسەر ئەساسی خۆشەویستی دروست ئەبێت هەر شتێک لەسەر بنەماکەی بگەڕێنەوە ڕێگەکەی بچێتەوە بۆ لایەنە دەرونیەکان من پێم وایە لەو جۆرەشتانن کە زوو دروست ئەبێ و زوو شتە ناو کە حقوقێکی خۆشە بەڵام بەڕاستی ساردبوونەوەیەکی بێمەعنایشی هەیە بەڵام هەر میتینگێک هەر داخوازیەک من باوەڕم وایە بەرمەبنای بیرکردنەوە بوو بەرمەبنای فکرێک بوو ئیمکانی ئەوەی هەیە کە بۆ ماوەیەکی زیاتر توشیتە بۆ ماوەیەکی زۆرتر بەڵام ئەمە زۆر بە کاتی گرژ هەڵچوونێک ڕوئەدا هەڵچوونەکە دوای خەفە ئەدێتەوە یعنی سەرباری ئەوەی کە دەستەکانیان کۆنا و لە هەمان کاتە ناکارا و سوزانم زۆر کاتیانەیشە پاشان ئەخیر شت کە من قسەی لەسەرکەم ئەوەیە کە تۆ تەوە فشار بخەیتە سەر چێ بەڕاست تۆ ئەمەمانێ فشار خەینە سەر دەسەڵات من نە دەوڵەتی نوێ دەوڵەتی هاوچەرە هەتا نازانم ڕاستی لە مێژووە ئەم هاوچەربوونی و شتێک وەها شێنراوە نازانم ئایا ڕاستە بڵێن هاوچەرە ئەوەی کە لە حاڵی حاضرە هەیە من پێم وایە دەوڵەتی ئیستیساڵی ئەخیر جیاوازە لە دەوڵەتی ئیستیساڵی پێشتر یعنی دەوڵەت لەم دوایانەیە بە تایبەتی دەوڵەت لەم جێگەیە کە من داسێکم دەوڵەت پەیوەندیە بە هێزەکانی شارەوە بە داشەکانی شار و بە ئەمرازەکانی شارەوە بەڕاستی جیاوازە لە دەوڵەتەکانی يعني أصلا من أودين لا حضرت لو صالانين رابطوها لو صالانين رابطوها أويكم لا حضرت كردوها دولات تلوي خوت أمرازكاني تزبط دولة بكاتبين ويجيب أمرازكاني تزبط يعني من يكلمون الناس والله سيدا كيلا تركيا كودتايك عسكري أردوغان خوي بيت كودتايك عسكري تزبط خوي ساس أكا كيش أوي كودتاي عسكري بكراسات دولت خوي بيت بيت على بلك نارزايك كان يقول التلفزيون كان يقول ولا كانال كان يقول وباس أكا بيت أوي وباس حتى من أوقات خانداناني أم دوایانی کە لە سلێمانی هەڵبژا پێم وا بوو بە زۆرێک لە جۆرەکان دەستی ئەو لایەنانەی تیا بە تەخوان بەشێک یعنی خۆی پێت بەکارت ئەهێنێت دژ بە خۆی بەڵام لە چ کاتێک بەکار دەهێنێت دژ بە خۆی لەو کاتەیە کە مستۆگەرە ئەو دژایەتیکردنە نابێت بە خۆی زیانی نییە زیانێکی ئەوتۆین
يعني أما يكيك لو شتاني كمن براسي لدولة نيا أيدينم أويك دول لزانانا شاركان أو وزانة دزايكية كان كأشياء بدولة خوي بكاري أهنا فيها شوي خلي بكاري يعني أيوة هذا المورون بس تقال لو آلاستكردن وخو خزاندنا ناو أو خو بيشاندانا نو بلا بدا بردني أما ديسان بابتك تري ياخذ أتواني مولتاتك تري دولتا نحرجك لا زانم أما صون بتواني دولت وسرمایه داری ياخذ دولتي هاو سرقو استثمار كابيتالية قال ليك جاب كينا وفي صفتي كابيتالي صفتي سرمایه داری وهايك سنانت سود لو شتش والأجريكا كبدرجية يعني استاد دولت كخوفيشاندان أكريا فلاني هيا بو أوي شون سود لخوفيشاندان أوي فروات أوي هاو رزايل يا شخصي كيكر ودي كمديقة دين أما بسندين ما إلا فيشي لدواي سيستما كون يعني هيرزي فشار كر بسندين ما يلا لدواي هيرزي فشار لفر كراوي يعني او انده ترك ما او انده مبرمج ايش اكاد وفيشان دركان وهذا كان يفشار او انده مبرمج مين لك او انده مبرمج مين هل مبرمج مين لأساس يعني بو زور بأساني او اتواني كوكي ليور بقري خوفيشان دان كراوة اي هاوا يعني خوفيشان دان كراوة خوفيشان دان لسل زاده دز بالسلطة لنتيجة سلطة استفادة لخوفيشان دانك اكا خوفيشان دان زياني يعني اما باشترين نمونه لسر اوي كات اما تيبقين لوي خوفيشاندل ارجار ببرنامه لكاتك اوي كاتو تجي خوفيشاندان اكي ارجار ببرنامه يعني بجورك ببرنامه مراسي ك تنان لسود لو شركه سود لفي ولا قال برنامه كي تولى حقيقه هو يزور باساني اتواني بيتناي وبلا ريدا فريق ياخذ لماشتين حالته آراستي أكاد أقل بو خوش آخر اليوم ملاحظات كان مثلا أقل يكيتين اجتماع أقل ليرا خو بشاندانك فكرة طبعا لمنطقة سليمانية يكيتي وفو لعيني دولتي سير أكيد وفو أولاني كالنا ودولتايا ياخذ أقل لهولير بكده أو تجبه فاتي هو أداد يكيتي فاتي هو أداد بسودي خويا بيشتيرنا براسي هو أدم سوار شقولك ببن وآراستي بكن برو دولي برجون ديكان أجل أمان بينك راتشي أكان زور باشترا بيدا تدس قران بيدا تدس يرقدتو بيدا تدس حزبي كتير تنها بو أو بين الخلق والندب يعني سيد كان أجل بوي كنا لمرحلية كما وها آراستي بكات كبقازان دي خوي بشكيته وآراستي أكان اگر نيتواني وها آراستي بك او بجورك آراستي اكاد كبتشيت قازان حزبك برايوه فلك ام حزب انا هم لأساسا لسروا يجر حزمك يتشبكن باشا اما اگر بو دولتي بهمان شيء وهاي اگر ويستي مثلا لإيرانا كخوفيشاندانك رو ادا اگر ويستيان سياسية كاني ايران بقازان دي دولتي ايراني بيشتيرنوا ايشتيرنوا خو اگر نيتواني بقازان دي ودولتي بيشتيرنوا بربدوكي خوشة دولتي كانت بهي دولتي كتير وهذا دولتي شون هيواب كانت خاونداريتي ام ابحوزيبك ويان ديدان من لا موايا فان قصة او دي او دستي امريكا كاني في دايا خد دستي نازان صهيونيا كاني في دايا فربدو تيخوش دستي اواني كان يعني من باور موايا دصلات سياسي ايران فربدو تيخوشا او نار رزايت يعني كدروس ابن ايراني بن عفو امريكي بن بس ايراني نفس يعني دستي امريكي تيدا بس دستي خلطي ايراني تيدا فهل حاول لأنزامها من بوي باسكوتي باسي أوكي لأنزامها من يقبع هل فشارة هل دجايتية أقل نبو بهوي لنا وبدين دولة بقوته فيما يكتب في شيء سيكي واي هيا على هالشي نمكو جابه حيو من باور مايا أمانا وفوها لقاحات دو فيروسك اگر هذا لفشي انسانك وبراسي اگر
ئەو ڤایرۆسە نەبوو بەهۆی کوشتنی ئینسانەکە لە نەتیجە ئینسانەکەی تێبەهێزە بێت ئینسانەکە وا لێ ئەکا کە ئیتر مەناعەیەک دروست بکا بۆ ڤایرۆسی هاوشێوە من ئەمە بە زیانێکی گەورەی ئەزانم بۆ سەر خۆپیشاندان و بۆ سەر ناڕەزایەتیەکان ئەگەر بەم جۆرانە بێ بەڕاست ئەگەر وەها بێ کە ئێمە بێن تەنها تەڵقیحێکی بکەین یعنی تەنها جورعەیەکی ڤایرۆسی زەعیفی بدەینێ و لە نەتیجەیە ئەمە جسمی یاخود مایەتی بزانم دەوڵەتەکەی پێ بەخۆتەکەی سڵتەکەی پێ بەخۆتەکەی ئەمە یەکێک لە زیانە گەورەکانێکی هەرچەندە سوودی من زۆر دەرداست ئەو یەکێک لە گرنگترین سوودەکانی بە تایبەتی لە پێیکەن لە هەرێم جیاواز بوو لە ئێران جیاوازە لە هەرێم بە زۆرێک بوو سوودەکەی من زۆر جار ئەوە وت خەڵک تا ڕادەیەکی تر ماهیەتی دەوڵەت و هێزە چەکدارەکانی دەوڵەت بۆ دەرکەوت تێگەی ئەمە زۆر باش بوو خەڵکێک هەبوون هەتاوەکو ئەم خۆپیشاندانی ئەخیر هەرپیان وا بوو نەخێر هێزی چەکدار ئەو هێزەیە کە هێزی پاراستنی کەرامەتی سەروەری و سوزانم ئەو شتانەی خەڵکە وتازە لە شەڕی داعشاتەوە لە کیهاتەوە بەڵام لەمە دیسان ئەوەی بۆ دەرکەوتەوە کە جارێک چونکەم خەڵکیان پێویستە بەردەوام دەمەزەل بکەیتەوە بیری بکەیتەوە کە کاکە ئەو هێزەی هەیە هێزی تۆکە جارێکی تر هەندێک لە خەڵک یا ژمارەیەکی زیاتر لە خەڵک بۆیان دەرکەوت کە نەخێر ئەم هێزانە هێزی خەڵک نین ئەم هێزانە خەڵک هەفتوژن لایەنی کەم یعنی باوەڕتان دێ ئەو هێزە چەکدارەی لە کوردستانە هەیە پیاەتی خەڵک ناکوژێت لە فێسبوک نووسیوێتی من قەت لولەی فڵانەکەم ناکەمە سەمیزی هاوڵاتیەکان و دیان بەشێکی زۆریان بەڵێ هاوڵاتی ناکوژن خەڵک ناکوژن بەڵام ئەیگرێ بەڵام بەرشەقیەدا فقط سزنی ئەکا بەڵام ئیهادەی ئەکا بەڵام لاپتۆپەکەەوە مۆبایلەکەی ئەوە هەرچی نێنی ڕسوای ئەکا یعنی تەنانەت ئەوەی کە بکوژ نییە سیر ئەەکەی هێشتا کە دەلاگێکی گەورەیە ئەتوانێت خەتەرێکی گەورە بێت من بەڕاستی زۆرتر ئەوەی وەکوتم بەدی تێگەڕ ئەو لەحانە ئەبوو دەسەری هیوادارم هەموو شتێک ڕوون بوو دێ و کامەکە دەستێ و ئیتر مای بۆ ئێوە دێڵم و ئەگەر هەبوو بکوودێ لە ئەوڵ وشەی و هەتا کۆتایی بەس حەزەکەم ئاماژە بە دوو شت کەم یعنی تاکید لەسەر شتەکانی تۆ بکەمەوە ئەویش نەک لەبەرەوەی کە خۆم بچوونەوە بەڵکو لەبەرەوەی کە لە دانیشتنیدا هاتووە قسە لەسەر ئەوە بکەین کە ئایا ئێمە چۆن دەتوانین خۆمان ڕزگار بکەین لەو کێشەیە بە دنیایەوە منش دەمێکە گەشتمەتەوە قەناعەتە کە لێرەش لە ئەوروپا شەرعەنەشتە سەرمایەداری خۆی ئێستا دەوڵەت خۆی هانتەدا بۆی خاچیتە سەر جادە مزاحرەت بکەی چونکە تاکە ڕێگایەک بۆ ڕزگارکردنی ئەوان بە قازانجگەڕانەوەی مزاحرەکانە بۆیان ئەویش بۆی کە لە خەڵکی تەنفیسێکەدا ئیتر کە تەنفیسەکەیدا دوایە چێتەوە ماڵەوە و لێرە دەستەکە بە ئەوەی ژیانە ڕۆتینەکەی خۆی کە سەر کارە و بیرە خواردنەوە و جگەرەیە و ئەو جۆرە شتانەیە یەکێک لەو شتانەی کە مەیە بیڵەنەکەم ئەوەیە کە لە حەقەتە دەوڵەت خۆی زۆر شت دەفروکێنێ وەکو ئەوەی کە تۆوتت بۆ ئەوەی کە تەنفیسێ بە خەڵکی بدات یعنی خۆی پێش مەسەلەکانەکەوێ ئەوە بۆ ئەو شتێکی زۆر باشە هەم دەرویەکی بۆ بێتەوە هەمیش لە ئەوکاتیش یعنی خەڵکیش ناڕەزایەکانی شلەکە و کەمی ئەکاتەوە و ئەوەی دیشان باست کرد کە مەسەلەن مزاحرەکان ڕۆژ بەڕۆژ بەکەمەوەیە طبعا ئەوە خەتەرێکی زۆر گەورەیە مەترسێکی زۆر گەورەیە چکە بەڕاستی ئینسان هەمومان هەر یەکێک یعنی ئەوە نەفسەتی ئینسانە کە لە کاتێکا کە تۆ سەرکەوتنێکی بچووک بەدەست ئەهێنی هەوڵەکەی کە سەرکەوتنێکی گەورە بەدەست بێنێ چکە لەبەرەوەی کاتەژیع بیت و ئانەبرێت و هەست بەتواننا و ئیمکانێتی خۆت ئەەکەی سەبارەت بۆی کە تۆ بەدەستی بێنی بەڵام لە حاڵەتێکدا کەی بینیت مەسەلەن خۆپیشاندانێک کراوە لە حەدەی شوباتی 2011 گەنجانێکی زۆر کوژراون نەتیجەش هیچی بەدەست نێنا و ماوەیەکی زۆرش داوامی کردووە و خەڵکێکی زۆریش لە سەرایی سلێمانیان خۆ بۆتەوە قسە لەسەر ئەو مەسەلانە ئەکەن و بەڵام دوایش هیچی نەکردووە دوای ئەوە خۆپیشاندانەکانی مامۆستایان مانگرتنیان هەر هەمان شێوە
پێشکە دوای ئەوە ئەمەی ئەم دوایش تێشکێ دەبەر ئەوە ئەمانە هەمووی بە قازانکی دەسەڵات و دەوڵەت ئەگەڕێتەوە چکە هەموو وەختێکە خۆپیشاندانێک تێ ئەشکێ هەوڵێک تێ ئەشکێ جارێکی تر زۆر گرانە هەوڵێکی تر دەست پێ بکاتەوە خۆپیشاندانێکی بدەوە چکە بۆ چکە خەڵکی هەمیشە و پرسیاری لێکاڵە کاتە ئێمە کاتی خۆی جاری پێشووتران خەڵکێکی زۆر هاتە سەر جادا 3 ڕۆژ ئاوا بوو 4 ڕۆژ ئاوا بوو خەڵکێکی زۆرمان لەگەڵا بوو تەنانەت بەشێک لەبەر پرسیاران و ئەوانەشیان کە خۆیان بە خۆیان فڕقەنەری ئەمان کە ئیدیان نەکردین لەگەڵ من ماتوانی گشتێت بەجێنێ ئێستا تازە چۆن بە تاکید ئەمانە ئەبێ ئەمانە شتێکی زۆرتە لە هەموو شوێنێکە هەیە ئەمە بەڵام ئەو کاتیش دڵنیان لەوەی کە ڕۆژانێک کە خەڵکی تر یعنی توانای نامێت پێویستی بەوە هەیە یا ئەوە تا بەو ژیانە ڕادی بێ هەتایە یا ئەوە تا ئەبێ شتێک بکات لەبەرەوە یعنی نەتیجە ئەبێ شتێکە بەڵام ڕۆڵی ئێمەمانان خەڵکی وەکو ئێمەمانان ئەوەیە وەکو ئێوەش هەردووتان ئاماژەتان پێکرد لە ڕاستیە ئەوەیە کە وردانە بە خەڵکی ئەوەی کە خەڵکی خۆی توانای خەڵکی لەسەر و هەموو شتێکەوە ئەوەی کە هەیە ئەمڕۆ لە ناو کۆمەڵا خەڵک ڕادەکرد نەک بەڕێوەبەرێک نەک بەرپرسێک نەک سەرۆکی دەوڵەتێک نەک ئەندام پەرلەمانێک نەک کەسانێکی تر کە لە هەموو بوارەکان لە بواری خەستخانە لە بواری خوێندنە لە بواری خزمەتگوزاریەکانی بدات لە بواری بەرهەمهێنانە لە بواری گشتیاریان هەموو شتێکە لەبەر خەڵکی خۆی ئەتوانێ یعنی خۆی ڕێکخات و ئەو شتانە بەڕێوەبە بەرێ بەبێ ئەوەی پشت بە هیچ کەسانێکی سیاسی یا حیزبێک بکات حیزبێکی سیاسی کات تابەتی و حیزبانێکە لەوێ هەتا بیناقاکان هەریەکان لەوانە غەڕ لەبەرەوە بەڕای من ئێمە ئەگەر بتوانین لە جاری کۆتایی بۆ قسەکان هێنم لێرە ئەگەر بتوانین ئێمە لە جاری داهاتوە قسە لەسەرەوە بکەین چۆن بتوانین ئەو تاکتیکانەی دەوڵەت کە ئێستا بەکارهێنێ وەکو هەموومان قەناعەتمان بۆیە تاکتیکی مهم بەکارهێنێ بۆ چێشتکردنی خۆپیشاندان و پەردەوازەکردنی خەڵکی و بێئەمەلبوونی خەڵکی چۆن لە ئایندەدا خەڵک بتوانێت کە ئەو تاکتیکانە تێک بشکێن یا بە وریایی هیچ نەبێ بە وریاییوە مامەڵە لەگەڵ ئەو تاکتیکان چکە بەڕاستی تاکتیکەکانی ئەوان پێویستی بەهین نییە یعنی زۆر ئاسان بەکارهێنانی بەڵام ئەو تاکتیکەی کە ئێمەمانەوێت کە تاکتیکەکانی ئەوان پوچکەینەوە زۆر گرانە چکە ئەوەی کە ئەوانیانوێت ئەتوانن لە خلالی 1 ساعەتە 20,000 تەلەبەی مناڵ و هی جامیعەش بێنە سەرجادە پشتگیریکردنی دەوڵەت ئەتوانن لێک کاتە هەرچی سفڕەکانی خۆیان هەیە ئەوانەی کە بەتایبەتی نەناسراوان بیانێنە ناو خۆپیشاندەران ناو کون و کەلەبەری خۆپیشاندەران و پلانیان و ناو ڕقەمی مۆبایڵیان و هینی فەیسبووکیان و پەیوەندیان هەر هەمووی کەشفکرد لە ماوەیەکی کەمە یان لە ماوەیەکی زۆر کەمە ئەتوانن مەسەلەن ئەنواع ئەشکاڵ و کوڕێکی فەیسبووکی بۆ نمونە دروستکەن بە ناوی منەوە بە ناوی تۆ بە ناوی هێزێکی ئازادی خواز و کۆمەڵێک گروپێکی ئەنارسیەوە یا هەر شتێکی تردا لە خەڵکی بتەن چەند هەڵگرن ئەمانە شتێکن کە ئەتوانن لە خلالی ئەوان لە خلالی دەقایقا بۆ زۆر ئاسانیشەوە بەڵام هەرچی ئێمەشەوەیە کە ئێمە چۆن ئەتوانین بەرەنگاری ئەو تاکتیکانە بینەوە چۆن ئەتوانین ئەو تاکتیکانە پوچکەنە لە کاتێکات کە ئەوان نەکەن بەتاکید یعنی بۆ من لە وەڵامی ئەم پرسیارا کە لە ئێستا هەتەنها ئەوە ناتوانن کە وشیاربوونەوەی خۆم وشیاربوونەوەی خەڵکیە کارکردنە لەسەرەوە وشیاربوونەوەی خەڵکیش بەبێ ڕێخستن ناکرێت ئەبێ خەڵکی خۆی بێتە چونکە لە خلالی ڕێخستنەکانیوە ئەتوانێت توجیهاتەکانی ئاراستەکانی خۆی پەیامەکانی خۆی مەسەلەن تەکبیرەکانی خۆی پلانەکانی خۆی بەجێ بگەێنێت بە خۆشی و بە خەڵکیش و بەینی هەتا زۆرێک لە کەسانی لەو کەسانەی کەوا بڵین وەکو ئێمە باوەڕمان بە تیژی نییە باوەڕمان بە چەکداریکردن نییە باوەڕمان بەو شتانە نییە کە خۆمان سەمان لەسەر کردووە هەتا زۆرێک لە ئێمە بڕوای هەبێ بە دڵنیاییەوە کارایەکی زیاتری ئەبێ لەسەر خۆپیشاندەران و مانگرتوان و ئەوانە هاوکاتیش ئەوە گرنگە بەڕای من ئەوە زۆر مهمە کە لە حاڵەتی ئاوا ئەگەر هاتوو دەوڵەت یا دەسەڵات ئەو پلانانە بەکاربێنێ ئێمە هەمیشە بانگەشەی دووشت بکەن یەکیان داخوازیکردنی ئەوەی مانگرتنی گشتی یا مانگرتنێک لەسەر
لەو سنوورەی کە ئەو خۆپیشاندانانە تیاندا ئەمە یەکەم و دووهەمیشیان ئێمە هەوڵ بدەین کە ینی لە حاڵەتی ئاوا خۆڕێخستن وەکو هەمیشە لەسەر ئاستی گەڕەکان لەسەر ئاستی قوتابخانەکان لەسەر ئاستی زانکۆکان لەسەر ئاستی کارگە و کارخانە و شتیارەکان پشت و پاڵ و لەسەر ئاستی هەموو گروپێکی کۆمەڵایەتی تر یا هەموو گروپێکە لە خزمەتکردنی خەڵکایە و لە یەکێکە لەو کاتانەی کاوا کۆمەڵی دروست کردووە ئێمە ئەتوانین بەهینکردن بەهاندانی خەڵکی و بە هوشیارکردنەوەی خۆمان و هوشیارکردنەوەی خەڵکی و قسەکردن و وانەوەگرتن لەوانەی کە لە میسر و لە تونس و لە ئێرانی دوێنێ و لەوەی کە لە ئەوروپای ئەمڕۆ دوێنێ و پێرە و بەیانیە ئەکرێ ئێمە ئەتوانین لەو ڕێگایانەوە بە دڵنیاییەوە خۆمان وشیارکەینەوە و وا لە خۆمان بکەین کە ئێمە ئەو تاکتیکانەی ئەوان بەو دوو ڕێگایە هیچ نەبێ بە تەکید ڕێگای تەکید کە کاتێک کە ئەوانە ئەبێتە زەروری کە خەڵک چۆن خۆرزگارکە لەو گیرفتانە بە تەکید خەڵکێک هەیە کە زۆر زیرەکانە و زۆر مبدعانە دێتە پێشەوە و تاکتیکی خۆی هەیە و ئەتوانێت ئەوانەی کاتەوە بەڵام بە نسبەتێکێکی لێرە داشتون ئێستا لەو بینانیم تەنها بیر لەوە ئەکەم کە ئێستا من دوو جۆر تاکتیکم بەدەستەوەیە بۆ چروککردنەوەی یا بۆ نەمان و تێکشکانی تاکتیکەکانی دەوڵەتی دەسەڵاتوادن سپاس بۆ ئێوە من ناکێتە بەرەڵات بەس خۆش هاوڕێیان شتی زۆر تاوت هەنێشتەیە دەستان خۆش بێت هاوبۆشون لەگەڵ بۆشونەکانتانە قسەکانتان زۆر وردەکاریان تیا بوو دەستان خۆش بێ و هیوادارم زۆرتر بتوانین کار لەسەر ڕۆشنکردنەوە یعنی ڕۆچوون بەناو بابەتانە بکەین مەسەلەی دەوڵەت و چۆنەتی بەکاربردنەوە یا ئەوە سلوک و هاوڕێکامە وتی کە سیفەتەکەی سیستەمی سەرمایەداریە تەمامەت ئەم پاڵتۆکەش کە ئێمە ئێستا قسەی پێ ئەەکەین بەنیازی ئەوەن کە دژی سەرمایەداری بەکاریبێنین هاوکات سوود بەو کۆمپانیە وەرەگرێتەوە ناوی پاڵتۆکەیە و کە قازانجی ئەکات چونکە ئەو ڕکلام بڵاوەکاتەوە و پارەی خۆی وەرەگرێ یا لەوانەیە گوێمان بۆ ڕاگرێ و تەرکیز لەسەر ئەوە ئەکا کە بزانین لەکوێوە شتێک هەیە بێت ئاگایان لێ بە زۆر شت هەیە ڕاستیەکەی ئەمویست سەرەتا چەند شتێک بڵێن و پاشان نامی ئەو هاوڕێیە کە ناردبووی بیکەم بە کوردی کە بەداخەوە کاتم نەبوو کە بیکەم بە کوردی بۆ هاوڕان ئەو چگە ئەو بۆ سەکۆی ئەناکسانی کوردی زمانی ناردبوو من کاتم نەبوو لەبەرەوە زۆر خەریکم لەوەلا بووم بۆچوونی تایبەتم هەیە لەبارەی خۆنیشاندانەوە هەروەکو ئێوە بەڵام هاوکاتیش ئەبێ یەکشت بڵێم خۆنیشاندان بۆچی هەمیشە لەبەر لەلایەن چینە هەژار و ژێردەستەکانەوە یا چینە چەساوە ژێردەستەکانەوە هانای بۆ براوە یەکەم ئەوەیە کە تۆ وەکو پشیلەیەک ئەتکەنز گۆشەیەکەوە بێژگە لە پەلامارەکە هیچت بۆ نایڵمەیانی ئەوە یەکێکە لەوانەیە کە دەوڵەت چ لە شێوە کۆنەکەی کلاسیکەکەی و چ لە شێوە هاوچەخەکەی کە ئێستا هەیە هەمیشە وەکو پشیلەیەک یعنی تا ئەو پەڕی ڕادە ئێمە گەر سەرنجی بۆ نمونە کەمکردنەوەی کرێی کار یا موچە سەرنجی مافی ڕێکخراوبوون و زۆر شتی تر کە ئەوانەی کە بینیمان لە ساڵی 90 بەملاوە بەوەی کە هاوتایی یا هاو کێشەی سەرمایەی دەوڵەتی و سەرمایەی بازار بەرڵا ناتوان پێ بڵێم ئازاد من کە تێکچوو ئەوان یەکسەر دەستیان پێکرد لە دوو مەیدانەوە یەکەم لە ڕووی ڕامیاریەوە جەنگی کولتورەکان کە بێژگە لە پوچگەراییەکی سیاسی هیچی تر نییە کە بە هەموو شێوەیەکیش هەوڵیان بۆ داوە گە سەرنج بدەین لە ڕابردووە لەم ئەوروپایە وەلا بە دروستکردنی ئەو گروپانەش وەکو داعش ئەوانە هەر هەوڵیان داوە جەنگی کولتورەکان دروستکەن بەڵام بۆیان دروست نەکراوە خۆشبەختانە تا ئێستا نەیانتوانەوە بۆ ڕادە دروستی کە ئەویان ئەیانەوێ دروست بووە لە بینیتان لە بین دراوسێشان جۆرەی لە گومان و ترس هەیە لە یەکتر
بەهۆی تیرۆری یا تیرۆریزبوونی ئەو لاوە ئیسلامیە مێش سڕاوانەی کە پێیان وایە لە پێناو خوا و بەهەشتەکە و نازانم کولیچە خواردنەکەی ئاسمانە ئەیکەن بەڵام نازانن دۆلار بە دۆلار لە گیرفانی کۆمپانیەکانی چەکفرۆشی و دۆلار بە دۆلار لە گیرفانی سەرمایەدارەکان و دۆلار بە دۆلار بەتوانم بڵێم کوتەک بە کوتەک دەسەڵاتی دەوڵەتەکان چ دەوڵەتەکانی وڵاتانی خۆیان تیاداژین و چه دەوڵەتە زلێزەکان کە شوانەی هەموو دەوڵەتەکانی ترن نازانن کە ئەوە ئەکەن بەڵام بەداخەوە ئەوان ئەیکەن و بوونەتە هۆی ئەوەش ئێستا دراوسەکەی من گومان لە من بکا بە گومان لە بکچکە بووە لەبەر ناوەکەی من عەرەبیە ناوەکەی من محەممەد و عەبدوڕەحمان و ئەول و نازان چی پێوەیە ئەمە وای لێ کردووە یاوەکو ئەزانێ من لە وڵاتێکەوە هاتووم بە عێراق بە ئێران بەچی ناسراوە بارحاڵ ئەمە بووە بەڵام لەگەڵەوەش ئەوکوتم خۆنیشاندان دوو ئەوەی بوو ینی وەکو پشیلەکە کە پەلاماری بۆ دێ پێچی بۆ نامێتە پەلامار بدا خەڵک یەکەم ناچار کراوە لەو کاتەشا کە تۆ خۆمان بکەنە شوێنی ئەو پشیلەکە کلانتە زاویەکەوە پشیلەکە بیلەوە ناکاتەوە تاکتی بکاتە بەلای ڕاستە بەلای چەپە بەلای چیا پەلامارەکە بی لێکاتەوە چونکە تەنها ئەوەی بۆ ماوەتەوە من خۆنیشاندان بەوە ئەبینم بۆ خەڵک دوو سوودی بچکۆلەی هەیە کە زۆر لاوەکین کارایەکی خەریکە وایان نامێنێ ئەویش ئەوەیە کە خەڵک ئەبینێ ئاها هەر من نیم خەڵکی تریش هەیە بەڵام لەباری خامۆشیە هەموو کەسێک گومان لە یەکترەکە کە ئەویتە جاسووسی دەسەڵات نەبێت گومانی هەیە بەڵام کە لە خۆنیشاندانە لە پاڵدەستی ئایبینە لەو تووڕەترە ئومێدێکی بلا پەیداوێ ئەمە یەکێکیانە یەکێک لە شتە بچووەکان دووەمیشەوەیە بڕوا بەخۆبوون کاتێک کە خۆی ئەبینێ بەرامبەر بەو دەسەڵاتی کە هەموو شتێکی هەیە لە ئەتۆم و بیگرە تاوەکو کوتێکی دەسی پۆلیسێک هەموو شتێکی هەیە ئەتوانێت بە بڕیارێک بە هەموو شتێ بکات بەڵام لە بەرامبەر خۆنیشاندانێکی ئەمیشا خەریکە ئەشڵەژیە ینی ئەم دوو شتە هەیە وەکو بەڵام بەداخەوە بێ بڵم هەردووکیان کوردماوەن تا دەورانی هەڵچوون نیشتنەوەی شەپۆلەکان دوایی کارایان نامێنێت لەبیر ئەچنەوە بە تایبەت لە هەرێمەکەی ئێمە عێراقی ئێمە کە ئەڵێم عێراقی ئێمە دەسەڵات عێراق وڵاتمان نییە بەڵام ئەو وڵاتێکی ئێمە لێوەی هاتوین کە نامۆیە لە دوای گاوەرباخیەوە نامۆیە بە خەباتی جەماوەری زیاتر حزبی سیاسی هەمووش لە بڵنگۆی حزبی سیاسیەوە شت کراوە یاوەکو دوو لێی چەکەوە لەبەرەوە ئومێدەگەداتەوە ئەو ئومێدەش زۆر زۆر کەمە بەداخەوە ئەبێ بڵم ئەمە لەبارەی خۆنیشاندانەوە و من زۆر جاریش لە هەواڵ و ڕێپۆرتەکانی ئەوروپای بینم کە پێڵە خۆخاڵیکردنەوە ینی هەر بە مانای بە واتای خۆخاڵیکردنەوە لە غازاتێکە زۆر بۆ ینی تا ئەو ڕادێ ڕاستیش ینی ڕاستێکی تایە کە خۆخاڵیکردنەوەیان من نامەوێت بڵێم خۆنیشاندان و ناڕزایەتی و تێکۆشان و دوا پەلامار و ناچاری خەڵک زەربی سفرکەم نا ڕێزم هەیە سەری ڕێزیشی بۆ دانەوێنم بەڵام هاوکاتیش ئەبێ بڵێم کە ئەمە تەنها خۆخاڵیکردنەوەیە ئەکرێ ئەم خۆ پەنخواردنەوەیە ئەم ناڕزایەتیە بکرێ بە شتێکی تری بەرهەمدار بکرێ بە شتێک یعنی تۆ بۆ نمونە من ئەگەر وزەی ڕۆژانەی خۆم بەکاربێنم بەس بۆ ئەوەی بەردێک بدەم لە بەردێک بشکێنم هەموو ڕۆژەخەیەکی ئەوە بم ئەگەر درەختێ بچێنم سەوزە بێت و گەورە بێت و سێبەکە دانیشم یعنی جیاوە بەراوردێکی کە چی سوودی زۆرتر چی هینەکە هەر لێرەش و کاری هەر کەسێکی ئازادی خواست بە بۆچوونی من مەتنیە دروست بێت بەڵام بۆچوونی من وایە و ئەزمونەکانی من وان پیاڵێن ئەوەیە کە لە ئێستا کە خۆنیشاندانەکان ئەنیشنەوە لێرەوە ئێمە بەبێ ئەوەی چرکە لە دەست بدەین بە تایبەت لە کاتی ئێستا کە ئێتر خەڵک هێشتا سار نەبووتەوە هێشتا هەر گوێ ئەگەرە بە دوای قسەیەکە گوێ لێبێ لێرە ئێمە قسە بکەین بۆ ئەوەی تا بە خەڵک بڵێن خۆڕێخستنی خۆت چونکە بەبێ هەبوونی هوشیاری خەڵک هوشیاری ینی لە دەرەوەی ئەحزاب لە دەرەوەی تەلەڤیزیۆن ئەم دەستگا وێرانکەرە دەمەنکەرە لە دەرەوەی ئەمانە هەتا خودی ئەم تۆڕە کۆمەڵاتیانەش کە خەریکن نەخەریکن بە پێی هەموو هاوکێشەکان کە دەسەڵاتداران و پارتی بازان و ئەوانە زۆرینن تایە هەر بە ئەکرێتەوە بەژارا و ئەبێ لە دەرەوە ئەمە بیرکاتەوەی خۆهوشیاری خۆم ئەزمون وەرەگرم بۆچی تێکشکام وەکو ئێوە وتان بۆچی تێکشکام بۆچی ئەگەڕەمە سەر خاڵی سەفەر بۆچی من سەرئەنجامی هەموو کارەکانم هەر ناومێدی تێکشکان یا گۆڕینی دیکتاتۆرە بە دیکتاتۆرێکی ترە بۆچی یعنی ئەبێ ئێمە پرسیار دروست بکەین ئێمە تەنها من و تۆ هەموو کەسێ لە خۆی بکات پرسیار دروست بکەین
پرسیار دروستکردن خەڵک گڵۆ هەڵەکە لە مێشکی خەڵکە بەڵام لەوانەیە ڕەخنە یاوەکو کۆمەڵێشتی تر یا وتار ئەوە نەکا خەڵک کاتی نەماوە بۆ خوێندنەوەی وتاری درێژ خەڵک کاتی نەماوە بۆ زۆشتی تر بۆ سیمینار و نازانم چی ئەمانە خەڵک کاتی نەماوە خەڵک بە دوای شەوەیەوم پێم وایە پرسیاری کورد پرسیار لەسەر هەموو شتێک لەسەر هەموو شتێک لە خواردنی سەر سفرەکەمانەوە هەتاوەکو دەوڵەت ئێمە ئەبێ پرسیار بکەین بە دڵنیاییەوە کەسێک گەبێ و لە مێشکی کەسێکە هەر جێگەی بێتەوە کەم ئەمڕۆ سبەی دوو سبەی ساڵێکی تر هەر جێگەی خۆی کاتەوە بە ئومێدەوە بێکار لەسەرەوە بکەین پرسیار دروستکەین بۆچی ئێمە شکست ئەخۆین ئەلێرە دەست پێ بکەین کاتێک کە خۆشیاری هەبوو خۆڕێخستن ئەبێتە پێداویستی بەبێ خۆهوشیاری خۆڕێخستن ناتوانێت دروست بێت ئەبێ خەڵک خۆهوشیاری ئەوەی لا دروست بێت کە من توانام هەیە ئەوە دەنگدانی منە هەموو ساختێکێکی سیاسی ئەکاتە دەسەڵاتدار ئەوە دەنگدانی منە هەموو حزبێک ئەکاتە بە دیکتاتۆر ئەوە دەنگدانی منە کە دەوڵەت دروست ئەکات کەواتە دەنگدانی کەواتە هێز و ئیرادەی منیش ئێڕوخێنێت ئەبێ خەڵک ئەم بڕوا بەخۆبوونی تا دروست بێتەوە هەموو شتێک باشە لە سەرۆخێڵێکی ئەوەی کە پێڵێن کۆمۆنی سەرەتایی تا ئێستا ئێمە دروستیەکەین هەر ئێمەش نێتوانین بڕوخێنین بەڵام لە ناومێدی و بڕوانەبوونا دروستی ئەەکەین لە بڕوا بخۆبوون و هوشیاربوونەوە ئێتوانین بیرروخێنین خۆهوشیاری ئەلفوبای هەموو شتێکە خۆهوشیاریش ئازادی خوازانەیە خۆهوشیاری ناتوانێت لەژێر تەسیری ئەو لەژێر تەسیری ئایدۆلۆژیا بێ شتێکە کە پرسیارەکانی ئەو پرسیاران لە مێشی ئێمە دروست دەبن خولیامان ئەکەن کە بەدوای ڕاستیەکانە بگەڕێن ئەلێرەوە دروست دەبێت خۆهوشیاری وتم خۆڕێخستن دروستەکە خۆڕێخستنیش بزوتنەوەیەکی خۆی خەڵک دروستەکە بزوتنەوەیەکە ئامادەیی هەیە بزوتنەوەیە کە توانای هەبوو هەمیشە خەڵک ئەڵێ جەماوەر نەزان نییە بۆ نمونە خەڵک لە نەودیۆکە ڕاپەڕی بەڵام لە هەشتانەوە ڕانەپەڕی بەشتاش ڕانەپەڕی بۆ لەبەرەوە هەموو کەسێکی لە ژێر خۆی ئەزانێت کە ناتوانێت لەو کاتان ناتوانێت هەفتەی لەبەر پێش خەڵکی ئێران یا بڵین سێ هەفتە لەم پێش ڕان نەپەڕی لەوانەیە گونجاو نەبوو خەڵک هەستی بۆ نەکرد گونجاوە جا لەبەرەوە خەڵک هەمیشە خۆی هینێکی هەیە هەستێکی هەیە ئەو هەستە زۆر شت هەیە لە ئێمە بۆ ماوە بۆمان ماوەتۆ تیامانە هەیە یا هوشیاری دروستێکە تیامانە بۆ مەسلەی ڕاپەڕی کاتێک خەڵک گەیشت ئەو ڕادەی بڕوایی کە ئەتوانێت خۆی بەڕێوە بەرێ کاتێک کە سەرمایە و دەوڵەتەکانی دەستگەکانی کە کەوتنە تەناقوز لەگەڵ خەڵکە کاتێک کە ئەڵتەرناتیڤیان لە هوشیاری خەڵکە و ئەڵتەرناتیڤیان دروست بوو بۆ نمونە کە خەڵک بڕوای بەوە هەبوو کە خۆی هوشیاری هەیە خۆی بپارێزێ ئەزانێت کە پۆلیس زیادەیە ئەکرێتە تەناقز لەگەڵ بوونی بەشەرە لەبەرەوە کاتێ من پێویستم بەو نییە ئەو ئەبێت هەر ئەو من سەرکو دەکات لەو کاتە باشە ئەکەومە تەناقوز کاری کرێگرێتە بە هەمان شێوە دارایی تایبەت و دەوڵەتی بە هەمان شێوە ئەبێ بکرێتە تەناقوز لەگەڵ ژیانی خەڵکە ئەو تەناقوزش لە هوشیاریا دروست دەبێت ئەگەنا من ئەگە هوشیار نەبم ژیانی من 1000 ساڵی تر لەگەڵ ئەو دەوڵەت و ئیمپراتۆری و شێوەکانیان ئەڕوات وەکو زۆرینەی خەڵک بەداخەوە ئەڕوات نانی خۆی پێیاکە پێشبڕکێ ئەوەکە کە پارێز زیاتر هەبێت لە دراوسێکی خانووەکەی ئەڕوات لەگەڵ دەوڵەتە زۆر لەگەڵی ئەڕوات بەڵام کاتێک کە من هوشیار بووم ناتوانم ئیتر بەدەست خۆم نییە ناتوانم یعنی ئەوە نییە من بڵێم تەمەڵم من ئەو ناتوانم ئیتر لەوە زیاتر بڕۆم لەگەڵ دەسەڵاتەکە ئەکشێمەوە لە پەیوەندیەکانی ئەکشێمەوە پەیوەندیەکانم ئەگۆڕێم تێگەی بیرکردنەوەم ئەگۆڕێ شێوەی خواردنم ئەگۆڕێ شێوەی هەسوو کەوت لەگەڵ خەڵک ئەگۆڕ تەنانەت شێوەی سێکسیش لەگەڵ بڵێن دۆستەکە یارەکەم یا وەکو لەگەڵ هاوسەرەکەم یا لەگەڵ کەسێکدا ئەگۆڕێ بەخودم لەگەڵ مناڵەکەما ئەگۆڕێ ینی قسەکردن لەگەڵ دراوسەکەما ئەگۆڕێ هەموو شتێ ئەگۆڕێ ئەمانە شتێکی ئاینزایی نین کە بڵێن ئێمە وەکو خواوتی هەموو شتێ بێت نا بەڵام هەموو شتێک لە هوشیاری و لە مێشکی سەر بەشەرەوە دەست پێکا لەو کە لەسەرەوە دەست پێکا ئەو کە لەسەرش ڕەنگدانەوەی واقع لەسەر ئێمە ڕەنگدانەوەی کرداری خۆمان لەسەر خۆمان ئێمە بەرحاڵ نامێت درێژیکەمەوە مەبەستم ئەوەیە کە خۆنیشاندان سوودێکی وای نییە بەڵام ئەوەشی هەیە بۆ کاتی ئەوەی هەیە پێویستە خۆنیشاندانەکان تەبدیل بکرێن وەکو ئێوە وتان بە ڕێگەی تر لە ئێساوە بە قسەیان بکرێت دوای ساڵ قسە بکرێت نەبوونی خۆڕێخستن و نەبوونی ئاشنا نەبوونی خەڵک بە تێگۆشانی جەماوەری لە ئێرانە تا ڕادەیەک ئەمە هەیە
دوو جار مانگرتنی گشتی لە ڕۆژهەڵات یا کوردستانی بەش ئێران هەبووە نیشانی داوە بە خۆشبەختانە لە هەرێمی کوردستان لە کەلار ڕوویدا ئەم جارە کە بوو بەڕاستی توانم بڵێم کەلار بوو بە مەشغەڵی مانگرتنی گشتی لە تاریخ لە مێژووی هەرێم و عێراقا بۆ خۆی تۆمار کرد ئەمە جێگەی دەستخۆشیە بەڕاستی چالاکانی ئەوێ جێگەی ڕێزوستایشن مەشغەڵ بەدەستن پێویستە خەڵکی هەرێم جارێکی تر ئەگەر هاتەوە سەرجادە ناڕەزایەتی کرد کۆبوونەوەی کرد ئەبێ خەڵک ئەوە بکە هیوادارم خۆنیشاندانەکان پێش ئەنێ بەڕادەی کەم لە پێکدادانەوە ببن بە ڕێپێوان چوو ڕێپێوان سنج ڕاکێشی لە چاو پێکدادان ئەمە یەک هیوادارم لێرەشەوە ببن بە کۆبوونەوەی گشتی شوێنەکان بۆ ئەوەی لێرەوە خەڵک قسە و باز بکە و یەکتر بناسێ و ڕێگە چارە بە جاتی کەسێک و حزبێک و سەرکردەیەک بێ بۆ ئێمە قسە بکە خەڵک بە هەمووانەوە بیر بکەن و ڕێگەچاری تازەتر بدۆزنەوە ئەمە ڕوو بدا هیوادارم لە هەرێمی ئێمە و لە عێراقیش ئەمە ببێت ئێمە ئەگەر شێوازەکان مەسەرەن قسە لەسەر شێوازەکانە بڕوای من پێشتر باسمان کردو لەو بارەوە کە شێوازی هەمیشە شێوازی تازە دێت بەڵام جاری وایە زۆری پێچێت جاری وایە زۆر تەمەڵانە دێنە پێشەوە شێوازەکانی تێکۆشان ئەگۆڕێن بەداخەوە هەمیشە بە شێوەی ینی لە هەموو شتێکە هەتا لە جگەرەکێشانێک و لە خواردنێکەوە تاوەکو تێکۆشانیش خەڵک پەلامای ڕاحاتنەکەدا ینی شتێک ڕاحاتوە لەگەڵ عادەتی لەگەڵا کردووە بۆشی تازە ناگەڕێ ئاسان نییە لەبەرەوە هەموو کەسێک تاقەت هینی ئەوەی نییە ینی ئارزومەندی بۆ ئەوەی نییە شێوەیەک لە تەمەڵی ئەوەش گەگەردە بۆ پەیوەردەی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری کولتوری کۆمەڵ تاکەکانی چۆن بارەهێنێ لە کۆمەڵێکە بۆ کۆمەڵێکی جیاوازە کەسایەتیەکان پەیوەندی بە مەسایلی ساکیۆلۆژیەوە هەیە دەرونی خەڵکەوە هەیە بمانێنوانێ هەتا لە هەرێمیشە لە بینی ناوچەکان و لە بینی ناوچەکانیشە لە ناو گوندەکانشە جیاوازی لە هەموو شتێکە هەیە چون هەموو شتەکان بۆ تاگەگەڕێنەوە تاک بنەمای هەموو جیاوازەکان و هەموو گۆڕانەکانە لەبەرەوە شێوازی تازە دێن بەڵام بەداخەوە کاڵ دێن ئێمە چنێک ئەتوانین شێوازی بیرۆکەی تازە لەبارەی شێوازی تێکۆشانی تازەوە یا شێوازی تازە تێکۆشانەوە بیرۆکەی تازە شتی وشت وەربگێڕین فیلمی دۆکۆمنتی وەربگێڕین ئەمانە تەئسیری ئەبێت لەسەر ژیانی خەڵک ئەوەندەی فیلم نەکارایی هەیە من ئەتوانم بڵێم هەرچی مەکتەبێک نییە هەیە تەئسیری نییە لەسەر کۆمەڵ ئەوەنەی فیلمێکە هاوبەشی دروزەکە کاتێ لە کەناڵێکەوە لە شوێنێک دروزە بێ هەزاران کەس بێ کاتە ئایبینێ هەستێکی هاوبەش گۆرانێکی هاوبەش بیرۆکەی هاوبەش دروزەکە ناو خەڵکە هەزاران کتێب نایکە کە تاکوتەران کەسێک ئەخوێنێتەوە لەبەرەوە زۆر شێوە هەیە ئەتوانێت ئێمە لەمۆلا کاری لەسەر بکەین لێرەوە بۆ هەر ناڕەزایەتێکی تر و هەر خۆنیشاندانێکی تر و هەر تەقینەوەیەکی تری هەرێم و ئەوانە ئێمە ئەبێ کاری لەسەر بکەین و وەکو ئێوەش وتان ئامادەیی بۆ بەرەنگاری ئەو شێوازانەی کە ئەگیرێنە بەر ئەو تاکتیکانەی کە ئەگیرێنە بەر ڕێگرتن لە دووبارەبوونەوەی ئەو تاکتیکانەی کە بوون بە بەهێزکەری سیستەمە پارێزی و خۆ دیفاعیەکەی دەسەڵات ئەبێ لەوە خۆمان لا بدەین مەسەڵەن بۆ نمونە بێژ لەوەش کە سیستەمەکان مەسەڵەن بۆ نمونە خۆنیشاندانەکەی ئەو خۆی پێ ئەپێوێت دەنگانی خۆی پێ تاقیەکاتەوە بەکارهێنێ بۆ خۆی لایەنێکی ڕاحەت درێژە بە سەروەری ئەدا کۆمەڵەشت ئەگەر سەرنجی 1900 بە دیاریکراوی ئەڵێم لە دوای میسرەوە لە دوای ڕاپێڕەکانی تونس و میسرەوە لە ناو باشووری عێراق بدەین هەتاوەکو 2000 ئەو کاتەش کە هین دێت ئەو کاتەش کە داعش ێنە ناو مووسڵ ئەگەر سەرنج بدەین ئەبینین مەسەلەن شێوەیەک لە تێکۆشان و ناڕەزایەتی جەماوەری زۆر ڕادیکاڵ هەبوو لە شارەکانی سوننشینا کە خەڵک ئەیگوت من نوێنەرم نییە بینەرم لەگەڵ دەسەڵات دانیشێ بەڵام دەسەڵات ئەبێ بێت لە مەیدانەکان لەگەڵ ئێمە دانیشێ خەڵک لەو ئاسا بوو لەو لاشەوە لە ڕووی تاریخیەوە ئەگەر سەیریکەین مووسڵ لەگەڵ ڕەقە دەورێکیان هەبوو یعنی بۆ نمونە ڕەقە من ئەگەر باش بەبیرم مابێت یەکێک لەو ڤیدیۆیانەیە لە سەرەتای ڕاپەڕینی خەڵکی سووریە بڵاوبوونەوە شاری ڕەقە بوو کە ئازاد کرا کە ئازاد کرا خەڵکەکەی یەکەمین کار بۆیان کرد ئاوادانکردنەوەی شارەکە و خاوێنکردنەوەی شقامەکان و بۆیاکردنەوەی مەیدانەکان و دروستکردنەوەی جوانکردنی بوو یعنی شتێک کە ئەوەی کە ئەمر فارسی ئەنارکی لە هینا لە سووریا کاری بۆ کردبوو لەوێ ڕەنگی دایەوە هەرەوەزی تەعاونی زۆر کاری جوان کرا بەڵام دەسەڵات زوو هەستی بەمە کرد ئەمە پەیامێکی تری پێیە ئەمە پەیامێکی تری چۆن لە کۆبانی ئەدرێ چوە لەبەر پەیامێکی پێ لەگەڵ گروپە ئیسلامی نەگاینترا ناگونجێ ئەبێ لەویش
ببێ کرا بە پایتەختی ئیسلامی گروپە ئیسلامیەکانی داعش. مووسڵ یەکێک بوو لە سمبلەکانی بەرەنگاری دەسەڵاتی داگیرکەری بریتانی و ئەمریکی لە عێراقا چ لە کۆن و چ لە ئەم سەردەما کرا بە پایتەختی دووەمی خلافەتی داعش. باشە باڵکێشا بەسەر ئەو هەموو بزودنەوە کە هەبوو، ینی ئەوان نەیانتوانی بزودنەوەکە نە بە پاڕانەوەی دەوڵەتی شیعەڕە و بۆ شێوە کە دەریەخەن هەرچەند دەوڵەتێکی سەرمایداریە و شیعەکەتە نە بەرگێکە کردوێتی بەری دەوڵەتێکی ئەدەن دەوڵەت و نە حکوومەتەکەی نە سیاسەکان نەیانتوانی کۆچا بێت، بەڵام لەولاوە بە تاکتیکی هێنانی داعش و زاڵکردنی بەسەر هەموو دەنگەکانە هەمووی سڕایەوە. هەرچەندە ئێساش لێرە لە بەغدا دەنگی نارضایەتی خەڵک بۆ مەسەلەی تایبەت دژی تایبەتیکردنەوەی کارەبا ئەوانە هەر هەیە، خەڵک هەر جۆ هەیە نەکەوتووە، بەڵام لە زۆر شاری ترا وێران بوو بۆ لەبەرەوە کاتێک لە خەڵک درا لە هەموو درا لە چەکدارێکی داعش و لە کەسێک کە پێشتر ئازادی خوازانە دژی دەسەڵات تێکۆشە هەردیان بێکەوە لە نێو برا، یعنی وای لێکرا ناچار دژی تەقینەوەکان چەک هەڵگرێ، ینی تۆ لە شارێک هاتوو پەلامارە دەی چیەکەی ئایا ڕێگە ڕاکردنت نییە باشە لەگەڵ دەسەڵاتی داعش ناگۆنجەی ئەشکوژرەی نازانین چی بکەی چاوەڕێکی بکوژەی یا وەکو شتێک دەکەی، ینی خەڵکیان خستە بارێکە کە نییە دەنکەم هەڵبژێرێ. ئەمە تاکتیکەکانی دەسەڵات بوون. هیوادارم لە ئێران ئەوانە دووبارە نەبنەوە وەکو پێشتری ئاماژەمدان نەچێ برۆ ئەمە ئەگەر دەسەر شێوەی هاوپشتی منیش لەما بۆچوونان بەداخەوە نەک لە بینی دوو وڵاتە لە بینی دوو کیشوەرە دوو وڵاتە لە بینی هەتا وایان لێ کردو لە بینی دوو شاریشە و لە ناو شاریشە لە بینی دوو کارخانە و دوو بەشە هاوپشتی و شێوەیەک لە مانگرتن و هاو تێکۆشان و هاودەردی نەیان هێشتو، ینی لێرە لە ئەوروپا بە پێی یاسا باشە، بەڵام لە لای خۆشمان بە شەق و بە کوشتن و ئەمانە وەکو لە کوشتنی کرێکارانی کاگەی جگەرە بوو یا تاسوولجە بوو چ منتۆ بوو تاوەکو ئەمڕۆ ئەیبینین بە دوورخستنەوەی چالاکانی ناڕەزاتەکان مامۆسایان کۆمەڵی کەس لە لێرە دوورخرانەوە مامۆسا و فەرمانبەر ئەمانە ئەیبینین ڕوبەڕوو ئەبنەوە هاوپشتی زۆر لاواز کراوە، بەڵام لەگەڵ ئەوەش مرۆڤ ئەتوانێت بانگەوازی بکە بەلانی کەم. من ئەگەنێت بۆ من لە ئەوروپا ناتوانێت کارانی لەسەر بایکۆتی کڕینی شمەکی ئێرانی هەبێ، کەلوپەری ئێرانی هەبێ، کاڵانی ئێرانی هەبێ، چکۆ ئێران لەو پەڕی قەیرانی ئابووریدایە. کڕینی یەک دانە سفرە نەکڕینی یەک دانە سفرە تەسیر لەسەر ئیقتصادی ئێران دانێ، ئەوەنە ئابووری ئێران ڕوخێنراوە، چکۆ خۆی لەلایەکە وێران کراوە بەوەی ئابووری ئابووریەوە، لەلایەکە چەپاوڵەکەی لەوەی هەرێم و گەندەڵەکەی لەوەی هەرێم زۆر لەوە خراپترە باشە، هەموو شتێک ینی بنەمای ئابووری ئەو وڵاتە وێران کراوە. لەم کاتە بچووکترین کردنەکردنی شوشێک هاوپشتێ بۆ خەڵکی ڕاپەڕی ئێران بە بۆچوونی من ئەتوانین بەلانی کەمەوە بکەین، ناتوانین بچین ناودی خۆ نیشاندان بکەین، ناتوانین هاوکات خۆ نیشاندان بکەین، چووکە دەسەڵاتەکەی ناو سلێمانی و هەولێر هاوسەنگەری دەسەڵاتەکەی ناو ئێرانە بمانەوێ نمانەوێ ئەشیکا بە هەر شێوەیە بێ ئەگەر چالاکەکانیشی تیرۆ کردووە ئەیکەن. لەبەرەوە ئەگەر بەبیریشم باش بگەڕمە سەر خاڵک 2007 بوو شتێکی وابوو لە بەشی کوردستان ئەو بڵێن ڕۆژهەڵات مانگرتن و خۆنیشاندان بوو لە سلێمانی خەڵک بانگەوازی کرد، گروپی سیاسی بانگەوازیان کرد، هاوڕێیانێک لە گروپێکی چەپ کەوتنە بەژێر چاودێریەوە تەنانەت لە ڕێگەی دیمانی ڕادیۆ ئەمریکاوە ئەوان شوێنەکان دۆزرایەوە لە سلێمانیان کە لە چه ماڵێکان، ینی لەبەر بۆ حەدە دەسەڵاتدارانی هەرێم و دەسەڵاتانی ئێران بوون بە یەک دەسەڵات، ینی لە شێوەی ئەوەش دەرچووە شێوە باوەی کە دەوڵەتێک لە دەوڵەتێکی جیاوازتر بوون بە یەک بەش کە لە سلێمانیەوە چالاکێک کە لەبەردەم سۆڵەکە دژی دەسەڵاتی جمهوری ئیسلامی پشتیوانی خەڵکی مانگرتنی گشتی سلێ ئەکرد کەوتۆژێک چاودێری و ڕامنانەوە ماڵەماڵ خۆیان نەشاردەوە، چەندین ئۆپۆزیسیۆن کوژراون تیرۆ کراون، کەسانێک بوون کە دەنگی جیاواز بوون یا کەسانێک بوون کارێگەریان هەبووە بە شێوەی لە شێوەکان چ لە ناو حزبەکان چ لە دەرەوەی حزبەکان. جا لەبەرەوە حاڵێکی تریش هەن لەبارەی مانگرتن و خۆنیشاندان ئەمە ئیشارەتی پێ بدەم لە دەسەڵاتی لە یاسا و دەستوری زۆربەی وڵاتانی دنیا مانگرتنی گشتی قەدەغەیە، ڕێگە پێدراون نییە، سنووردار کراوە، مەرجدار کراوە، 1001 فیلتەری بۆ دروست کرا بۆی دروست نەکرێت ئەگەر ڕاستەوخۆش نەوترابێ قەدەغەیە مافت نییە
2001 بۆ کراوە بەڵام خۆنیشاندان لە هەموو وڵاتێکی دنیا یاساییە پۆلیسیش بۆ دابین ئەکەن ئاسایش بۆ دابین ئەکەن چەپەش بۆ لێدن کۆتاییە خۆیان بۆ ئەم پرسیارە ئەبێ لە مێشکی هەموو تاکێکی چەساوە دروست بێ بۆچی لە کاتێکە کە ئەسووتێنی ڕێگەی پێدراوە بەڵام مانگرتن دانیشتن لە بەردەم کارخانە ڕێگە پێدراو نییە دانیشتن لەسەر چوارڕا و مەیدانەکانی شار و تەحەسون و بایکۆت و دانیشتن بڵێن مانگرتنێکی سەرتاسەری ڕێگە پێدراو نییە بەڵام کوشتن ڕێگە پێدراوە سوتاندن و هەموو شتێک خوازراوە بیکە بەمەرجێ تۆمان نەگری بەمەرجێ تۆ یەکگرتووی کۆمەڵ نیشان نەدەی ئەمە یەکێکە لەو شتانەیە بە بۆچوونی من ئەبێ کۆمەڵە شتی پایین کە ئەبێ پرسیاریان لەسەر بکرێت بۆچی ئەم شتە مانگرتنی گشتی بەڤێ لە کاتێکە کە مانگرتنی گشتی و سەرتاسەریش و لەو کاتەشە کە ئامانجی ڕوخانی دەسەڵات بوو بێ هیچ کاتێک پەنای بۆ تونوتیژی نەبردووە ئەگەر خەڵکیش خۆی چەکدار کرد بێ تەنها بۆ باری خۆپارێزی بووە ئەگەر نەکا بەرئەما بدرێ بەڵام خۆنیشاندان لە بچووکترین شێوەیە تونوتیژی تایە لە بچووکترین شێوەیە یعنی ئەگەر ئەو کاتێکە بەڕێپێوانیش ئەکرێت ئەگەر تونوتیژی چەکداریشی تیانە بێت بە دروشمەکانیان سوکایەتی بەژن نەکەن بە دروشمەکانیان سوکایەتی بە خوشک و دایکی یەکترەکەن سوکایەتی بە مناڵەکەن بە ئاژەڵەکەن یعنی ئەگەر سەرنج بدەیت خۆنیشاندان لە هەموو بارێکە هەر بە قازانجی دەسەڵاتەکە ئەسوڕێتەوە وەکو وتم بێژگە لەو دووسولەی کە خەڵک هەست بە بوونی خۆی ئەکا هەست بە ئەوە ئەکا دراوسێکەشی هەمان داخواز و ناڕازی هەیە بێژگە لەو دووشتە هیچ کاراییەکی تر نییە وەکو ئێوە وتان دەسەڵات بەهێز ئەکا وەکو وایە ئاو بە بەنزی ئاو بە ئاگرا بکەی بە پێچەوانەی تێگەشتنەکەی خەڵک پێیان وایە ئاو ئاگرە کوژێنێت پوونی حەمامەکان نیشانی داوە کە ئاگر ئاو ئاگر بەهێزەکە لە جەهەنەمیش ئاگر مەشۆراوەتەوە خەڵک پێویستناکەونە بترسێت بە بۆچوونی من ئاوکردن ئاو پژاندنە بەسەر ئاگرە خۆنیشاندان ئاگری دەسەڵات و دەوڵات ڕێگەی پێدەی ئەو پێی ئەوەی کە من ڕێکخراو نیم پێی ئەوەی کە من بەدیلم نییە کە پێی ئەڵێ من ئامادە نیم هێشتا کۆمەڵ لە تۆ بسێنمەوە تۆ بخەمە ئەولاوە تێت هەڵدەم تۆ زیادەی تۆ پێویست بیت ینی هاوڕێکامە ئاماژەی بەوەدا کە لە سەدەی ڕابردوو یا سەرەتای سەدەی ڕابردووە بڵێ لە هەرێمی کوردستان باز لە کۆمەڵە و هەرەوەزیەکان و ئەو گوندانەی کە هەرەوەزی ژیان و زۆر شێوە خەبات هەبوو بڵێ بەداخەوە نەوەی تازە ئەمە ناناسێ کەسانێکیش کە ئەوە ئەزانن بەداخەوە تەنا بۆ خوان و لە سنگی خوانە پاراستویانە نایڵێن بڵاوی ناکەن و ناگێنن بڵێن نەوەی تازە لە ڕابردووە ئاوا بوو بۆ نمونە ئەگەر سەیری بزوردنەوەکانی ئەوروپا بکەین بزوردنەوەکانی ئەوروپا لە قەرنی 19 لەو پەڕی ڕادیکال بوونەوە هەڵچوو نابوون بۆ نمونە لە شارێکە کە ئێستا مەسەن جەریدەی ڕانی نوێ لێ دەرەکرا کە بەداخەوە وای لێهاتووە کە چەپەکان هەتا جەریدەکەش کە جەریدەی بورژوازیوە ئەی پەرسن لەبەرەوە کارل مارکس دەیانووسیوە لەو شارە بۆ نمونە شێوازی خەبات لەبەرەوە قەما هەبووە سەرکوت هەبووە خەڵک ڕۆشتووە یانەی وەرزشی دروست کردووە وەکو ئەندامی یانەی وەرزشی کۆبوونەوەیان کردووە یعنی بۆ نمونە ئێستا لە ئێرانە ئەوە هەیە خەڵک ئەچێ بۆ کەشەوانی یعنی کوونەوەندی ئەکا بە گرۆپ ئەچنە شاخەکان و کۆبوونەخوانەکەن باشە دەوڵەت حتمەن ئەوەش ئەزانێ خەڵک نەرێتە ناویان بەڵام ناتوانێت هەموو گروپێک و کەسێکی بۆ دروستکە یەک دوو هەزاران هەنی شێوەی خەبات هەیە لێگەم بڵێن لەو شارێ مەسەن لە ئەوستوان لە ئەوروپا زۆر بوون یانەی وەرزشی بۆ نمونە یادکردنەوەی لەدایکبوونی کەسێک کراوە بە بۆنەیەک زۆر شتی تر یا زۆر شێوەی تر بوو هەتا پەرزگاکان کراون بە جێگەی کۆبوونەوەی خەڵک بۆ نمونە خەڵک لە مزگەوتە ئەتوانێت بە ناوی مزگەوتە دانیشێت و قسەی تر بکە بەس لە ڕووخانی دەوڵەت بکە ئەگەر مەبەستی بێ مەبەست وشیاریە بگاتە ئەو هاسەی وشیاری ئەتوانی پەنا لەوەش بری ینی هەموو شێواز زۆرە کە خەڵک بەنای بۆ بەری لە کۆنا بەکاربراوە بە کاریگەر بووە بەداخەوە ئامانجدارانە لە بیری خەڵک براونێتەوە یاوەکو بەهۆی پشرانی بازنەکانەوە نەگەیشتون بە ئەمڕۆ هیوادار ئێمە بتوانین ئەمانە بەنەوەی تازە بگەێنین هەرچەنە بەداخەوە ئاڵێم ئەوانەی کە بۆ نمونە قسە لەسەر مانگرتنی گشتیەکە ئێستا لەو هەرێمە بە پەنجەکانی دەست ئەشکێنرێن بەڵام لەگەڵ ئەوەشان نابێنە ئومێد بین یەک دەنگ سەرەتای هەموو شتێکە هەموو شتێک لە سفرە دەست پێەکە
ڕاستە ئەگەر سەیری سەرەوەی خۆمانەکەین دەوڵەت و زلهێزەکان و کۆمپانیا جیهانخۆرەکان کە سەیریانەکەین هەموو شتێکن یعنی بەڕاستی ئێستا لەم کاتە ئەتوانن کۆمپیوتەرەکەی من ڕاگرن ئەتوانن بێن لە ماڵەوە بمبن ئەتوانن ئیبادە بکەن ئەتوانن بشم بن و لەبەر داسەکانشم بە ناوی دز و بکوژ و بشم کەن بە داعش و هەموو شتێکیشم پێ بکەن بەڵام یەک شت هەیە وەکو هۆنراوەکەی برێخ دەڵێ ئەڵێ جەنراڵ فڕۆکەکانت تیشفڕن بەڵام ئەیبێکیان هەیە شۆڤێریان ئەوێ ئەڵێ تۆپەکانت دوورهاوێژن ئەیبێکیان هەیە میکانیکیان ئەوێ تێگەی ئەڵێ نازانم چیت هەیە هێزەکانی سەرگوزەر نازانم چین هەموو شتێکیان بەڵام ئەیبێکیان هەیە ئینسان و بیرەکەنەوە ئەمە تەنها شانسێکی مرۆڤایەتیە ئێمە هەرچی بین یەک توانامان هەیە ئەتوانین بیر بکەینەوە لەو کاتەشا کە بێدەنگین لەو کاتە کە ناو زیندان لە سوچێکە فڕیان داوین ئەتوانین بیر بکەینەوە ئەمە ناتوانین کۆنتڕۆڵ بکەن تا ئێستا نەیانتوانیوە چی نەکراوەتی مێشکمانەوە ئەگەر بتوانن چی پیش بکەن مناڵی لەدایک بۆ ئەوەش ئەڕوات ئێمە هیوادار مرۆڤاتی پێشەوە فریای خۆی بکەوێ توانا هەیە بیرکردنەوە هەیە هەموو شتێک هەیە بەڵام تەنها بزواندنی ئێوێ پرسیار دروستکردنی ئێوێ هیوادارم ئێمە لە ئاستێکا بین کە بە پێی توانای خۆمان هەر کەس لە شوێنی خۆمان پرسیار دروستکەین بە وەرگێڕانی فیلمی دۆکۆمنتەری بە گێڕانەوەی ئەزمموی شوێنەکانی تر بە پرسیارکردن تەنها من زۆر جار هەوڵم داوە بەڵام هەندێک ئەگەرە مەسەر شێوازە کۆنەکان هەوڵ دێن لە جیاتی توانج و هەتا ڕەخنەش سەرنج پرسیار بنووسی پرسیار زۆر کاریگەرە پرسیار بەرامبەرەکەت ئەگەر دوژمنیشت بێ هانی ئەدا بیر بکاتەوە ناتوانێت خۆی لێرادا بەڵام ئەتوانێت بیرکردنەوەکەت ڕەفز کاتەوە بۆی تۆ دوژمنی هەبی بەڵام پرسیارەکەت ناتوانێت ڕەفز کاتەوە پرسیار هەر لە مێشکە ئەو گاڵۆکەی لە مێشکی گیرێ بێ و هەر بیرەکاتەوە ڕۆژی هەر کارایی خۆی دانێت لەبەرەوە هیوادارین ئێمە بتوانین هەرچەند کەمین بەڵام بە پێی کەمی خۆمان کارێک بکەین دەنگمان بگەینی بە دەرەوەی خۆمان هیوادارم کەمترین خوێن بڕژێ هیوادارم کەمترین لاو بکوژێ چونکە ئەوانە سامانی شۆڕشن ئەوانە هیوای دوا ڕۆژن بەداخەوە کە ئەکۆژێن لەگەڵ کوشتنی هەر مناڵەکە ئازانم کە ئومێدێکی ئێمە لە دەست ئەچێت چونکە مانیان زۆر لە کوژانیان سوودی زیاترە ئێمە بێ بە پێشەوە ئەو خۆزگە خوێن دۆستانە خوێن وشانەی سیاسەکان نیشان بدەین کە خەڵک بۆ خۆ بە کوشتن هانەدەن یەکێک ڤیدیۆکی بڵاو کۆتۆ ئەوەیە بە ئەوە نییە بە خۆ نیشاندان و پلامارەکانی ئێوە من سەرچۆپی ئەگرم 11 ڕۆژ 11 مان من بۆ ئەتان ئەدەمێ لە ئەوروپا ئەی بۆ نایکێ بە قوربان لە ئەوروپا تۆ سۆشیالەکەت دابین کراوە خواردنەکەت هەیە خانووت گەرمە هەموو شتێکت هەیە ڕابواردن ئەەکەی بۆ نایکێ خەڵک هەندێ بۆ کوشتن یعنی تۆ سەیریکە باشە تۆ ئەوەنە بێ هەست بی ئەوەنە ئینسانی هەلپەرست بی بڵێ من هەڵپڕکێ یەکەم بەڵام ئێوە خۆتان بکوشتن بدەن هەڵپڕکێکە ئاوای نەتەوە سازیەکەی بشکێتەوە هەڵپڕکێکە بەوەی دینەکەی سەرکەوێ هەڵپڕکردن بەوەکە حزب کۆمەڵێ مفتەخۆری سیاسی و ساختەچی لەسەر حزبەکان و بەدەسەڵات بگەن بەڵام لەو لاشەوە هەموو کەس ببێ بە پردی سەرکەوتنەکە مشکلەی نییە جا لەبەرەوە هیوادارم ئێمە من قسێکی وام نەماوە مانکێکە بۆ ئێوە ئازاد دەکەم دوای ئەوە ئەگەر بوار هەبوو پێتان باش بوو نامەی ئەو برادەرش بە خوێنەوە بۆتان سەرکەوتوو بن دەستان خۆش بێ هاوبۆچوونم لەگەڵ بۆچوونەکانتانە و هیوادارم هاوبۆچوونەکەمان بکەینە کاری پێکەوی زیاتر پێکەوەی بەڵام هەر کەسە لە شوێنی خۆی و تاگەرایەکەمان لەبیر نەچێت تاگەرایی بناغی هەموو شتێکە بە پێچەوانەی ئەوانەی بە ناوی سۆشیالیزم و کۆمونیزم و هەتا ئەنارکیشەوە ئەیانەوێت تاگەرایی ناشینیکەن تاگەرایی بناغی هەموو شتێکە تاگەرایی یعنی بوونی بەشەر هیچ بزوتنەوەیەکی ئازادی خواست بەبێت تاگەرایی نابێت ئەبێت تاگەرایی پێ لەسەردا بگیرێ لە یەکێتی ئازادانەی تاکە ئازادەکان ئازادی خوازی دوزێ بزوتن ئازادی خوازی دوزێ کۆمەڵی ئازادی دوزێ ئەگینا ئازادی خوازی و کۆمەڵی ئازادی و تاکی ئازاد خەیاڵە ئێمە ئەبێ بەڕاستە و خۆ بەبێ پەردە وەڵامی ئەو دەنگانە بدەینەوە کە ئێمە شەرمنمانکەن لەوەی کە ئێمە خۆمان خۆپەرستیان ناشرین کردووە ئەڵێ خۆپەرستی من ئەگە خۆپەرست نەبم چۆن ئەتوانم تۆ پەرست بم من خۆم ئەپەرستم بەڵێ من خۆمم مەبەستە
ئەزانم کە تۆش وەکو منی لە خۆمەوە مەجبورم لە تۆ پارێزگاری بکەم مەجبورم شتە هاوبەشەکانی خۆمان دیفاعی لێ بکەم من خۆم خۆشەیە اینجا تۆم خۆشەیە من ئازادی تاکی خۆمەوە ئەتوانم لەگەڵ ئازادی تۆ یەک بگرم من چۆن ئەتوانم ئازاد بم لە شوێنێکا کە خۆم نەبێ کە خۆم سفری دوای فارێزەکان بم لەبەرەوە ئەبێ وەڵامی ئەو دەدانش بدەینەوە بۆ چوونی من کە ئەی قۆز هەلگا قۆزنەوە هەڵچوونی جەماوەری